روح شيرين ملباتي امركا ميل دنيا امركا لطف دنيا نوري بنايتا وكان بمبلس وتمتيا بمبلس وتمتيا بمبلس وتمتيا بقباحك لمزوير بوي تاكا إنصاف ذهبي تاكا إنصاف ذهبي حتى ما ومن محالة رؤينم لو قافيا رؤينم لو قافيا رؤينم لو قافيا روح شيرين ملباتي امركا ميل دنيا امركا لطف دنيا نور بنايتا وكان بمبلس وتمتيا بمبلس وتمتيا بمبلس وتمتيا مؤمنين دايم ذكاي تحميدي زربة الخوش يا ربي ذكي توحيد دين مان اسلامته كردت كرام فخر عالم فخر عالم بو رسولك محترم قوتي نطق منما وفكره شم بوا فكره شم بوا أقري مرجي عزيزا ولا ترقم بربوا ولا دغم بربوا ولا دغم بربوا وخشيرين ملباتي امركا ميل دنيا امركا لطف دنيا نور بنايتا وكان بمبلس وتمتيا بمبلس وتمتيا اي ما شاء الله وي هنقلق بخيرات يلا خيرات اللهم صل على محمد اللهم صل على سيدنا محمد ويا ربي ابدا قهر بما دسخوشتان ليلة كم سپاس بود جناب رمضان هم لك بيروز به ان شاء الله بيروز بك باقي موفقتان كاسر كوتو سر فراز بن يا ربي خدای قبیل کرد. اردو ما مصطفى برز ما مصروان وما مصطفى بواردسيان خوش براستي ويهرب بجي برنامج كيان زياتر زور خروشيان دايتي براستي الحمد زنابشتان هر خوشويستن لا يخلقوا خلقشي زور او سلامي بمن هذه والسلامي او خلقم باي وقيان باقي موفقتان يا ربي بردوام ان شاء الله وكارت زوانا كانت ان شاء الله خير بيا اخوة اودانك دوام صالح امين اجمعين زور سپاس بويا حضور آمده بینا و افشبه ده گرم و گرتر و جوش و خروشت ان شاء الله ان شاء الله شلون خدي بی دنگه طیبه ان شاء الله قالك سپاس همیشه وازم ايه همشي وازا بادي نشي ان شاء ان الله شاء الله ان شاء الله او بدليت اورو همویان بدلی من بخوا يعني خدنا زيادة. نه جاری و هيا هلا كزور دتسينا ناو زوكي يعني طيبتي بوشي وازي مثلا سرود اوانه زين ديارني نينا كا سوراني ايام بادينيا كرمانجيا همي بطعمكو امبرادوس المرخاص خدي الله ناس اكبر هرهبن يا اخوة هبي قالك سپاس عزيزة سلاوتان لێبێت بەڕێزان خۆشحاڵین کە لە هەشتم پاشیو لەگەڵ ئەوەی خۆشەویست دەبین لەگەڵ هاوکارم ژڤان و لەگەڵ تەواوی هاوکارانی دیکەشم لە پشتی کامێراوە ئەوان ستافێکی ماندوونە ناسن وەکو سەربازێکی ون هەموو سوپاسیارە متوان دەکەمەوە دەست بەرز دەکەنەوە عزيزا هەروەها هاوکارانی کۆنتترۆلیش دوایی انشاءالله هەوڵێک دەدەین
لە کۆتاییەکانی بەرنامەکەدا هەمومان کۆب بینەوە هەموو ئۆستافە ببینن کە ئەم بەرنمەیە دەکەن هەرەوە نییە لێرە دانیشتوین و ئیدی یەک دنیا ستاف ئەوەی کە لە دەرەوە پەیامنێران و ئامادەکاری بەرنامەکەش لەلایەکی دیکەوە یەک دنیا شتی دیکە با زۆر لەسەر ئەوە نەڕوین والله لێبی تۆ داخۆ چەند هاواری السلام عليكم ورحمة الله وبركاته وكي من ديجي موجة بكري بس أبروز رتر سر براستين وقتيان بيجن باشي وهشتي يعني حفتي كجري هاي وبيروز ومبارك مهوان عزيز وقدر جرانج داف خدي بمهاتي درباز بين حفتي درباز بين هاي سه حفتي هالروج وهرشاف الباشي وأم هول دين جدا تربت خوش تربت براش تربت شين درباز بي الحمد لله حتى كما إن شاء الله مشي بخدمتك وباش كربن وشافاري بن إن شاء الله بابت جانتر وبرنامج تايبتر دهبت افشوا ما شاء الله میوانه تایبت مهنه جیاوانن شاخوانن اگان لما بخيرات يمكن والله ما شاء الله كساقي لما يقرم مجلسيان الا بو مايكا ما مستحيل باخذ بالله بخير هذا بناوي ستاف بخيراتني جروبي شاخواني دكين بتصاو دمان بينا او لا هەر لە کاتی دەستپێکی بەرنامەکەوە ئەوان خەریکن خێمە هەڵدەدەن و خواردن و پێداویستی تایبەتی خۆیانیان پێیە هەموو ئەو پێداویستی وشتومەکانەی کە تایبەتە بۆ شاخەوانی پێکەوە دەچین ئەو خواردن و شتانەی تایبەتە کە بە شاخەوانی ئینجا دەچین پرسیاریان لێ دەکەین بە تایبەتی لەم ساڵانەی دواییدا شاخەوانی بۆتە مۆدێلێکی جوان کە ماوەیەک بەر لە ئێستاش بۆ شکاندنی ڕیکۆرد کتابا گینس هاتە شکاندن بەڵێ زۆرترین بەشداربووان لە شاخەوانی بەشداریان کرد لەسەر چای سەفین 1200 زێدەتر بینەس بواردکەم سەر چای سەفین کەتن بەریۆ نەوروزی بوو شاخەوانی چونە ناف ئێستاش ئەمانە بەشێکن لە بابڵێن یەکێکن لە گروپەکان زۆرن یعنی بە تایبەتی ئەوانەی کە دەیانەوێت هەم شاخەوانی بکەن هەمیش گرنگی بە تەندروستیان دەدەن ئەمە مۆدێلێکی زۆر جوانە بە تایبەتی لەم ساڵانەی دواییدا زیاتر برەوی پێدەدرێت کەمێکی دیکە دەچینە لایەن پرسیاریان لێ دەکەین بزانین شاخەوانی چییە چۆن کارەکانیان دەکەن هەموو ئەو بابەتانە بەڵام بەر لەوەی کە بچینە لایە سەرنجڕاکێشن زۆر دوای دەچین لەوانەکەڕێ سەری ساکەمێ بەکێت بژەم دەڕژ دەرەوە تەوەری ئەم ڕۆمان کە قسەی لەسەر دەکەین چییە؟ فەلسەفە زەکاتێ زەکات گشتی یەک شوان پیرۆز و کارێن تایبەتت ناو ئیسلامێدا ئیدی حەدێوێ سنوورەوێ دیارە کە کەنگی تو دێ زەکاتێدی و سەرفتر ژیا دیارە هەر کەسێک وێت بدەت ئەم هەوڵ دین بەریا وەختێوی بێت ئەم بەحسی زەکاتێ بکەین چکی گەلە جارا وەختێ تو درەنگ بەحسە بابەتیت کێدی خەڵکی یعنی یا دەرباز بی وێجا ئەم زی بەحس بکەین باشترە دا خەڵک فایدەی جێ بینن دیفوان فرمودت پێغەمبەری صلی الله علیه و سلم ئاتێت قورئانا پیرۆز کاچاوە فەرمان هاتیەدان زەکات بێتەدان و گشتی بۆچی زەکات هەیە ئەسڵان یعنی فەلسەفە زەکاتێ بۆچی هەیە ناو ئیسلامێدا یعنی خودێ هەر ئەو خودێ ئەوێ پارە و ماڵدایە من بۆچی ئەزش پارەی خوبین مەدەر بدەمە کەسێکی هەژار بۆچی هەموو خودێ یەکسەر پارەی هەر زەکات بۆچی هەیە وجا خودێ هەست کرد ئەف شەوە ئەم دەوی بابەتی بەحەسکین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا اسماعیل پێنجێنی یاخوا بەخێر بێ مامۆستا فەرموو عليكم السلام ورحمة الله وبركاته باشي چاوەکەمی ئازیز دوورە بەڵابن سلامەتی خودش رازی حالەتە گەلە بخێرات دەشتە ڕازی بێ عزیزی یا ربی تو بچە بە حەشتێ ڤۆنجلکێت کوردی ئینشاءالله هەروەکەن بە ئیزنی ئینشاءالله درستە مرۆڤ یعنی وصل مثلا دێهۆسە هەبێت مرۆڤ جلکێت کوردی بشتە بە حەشتێ جلکی جوانتر هەیە جوانترمان هەیە جلێکی پاک و بەرێمان هەیە بۆ مۆزۆئی لە قیامەتە خی گەورە لیباس و سندوس و ئیستەبرەقی بۆ داناوین یەکەمیان سندوس جلە ناسکە جوانەکانە دووەمیان ئیستەبرەق جلە ئەستورە زۆر جوانەکانە سەوزە بەڵام بۆ دنیاکەمان ئەم جلە کوردیە لە هەمووی جوانترە ومێدەوارم ئەم جلە کوردیە یەک ڕۆژی نەبێ هەموو ڕۆژێکی بێ سندوس ئیستەبرەقم دێ بۆ خۆت درینکی ناجلکێت کوردی ئینشاءالله تگەلە بخێراتی عزیزی چاکەم برا خودشتە ڕازی ئەی خودش سەلامت بن یا ربی بەخێراتی هەوە چۆنن باشن ئینشاءالله سلامەکە یا ربی دوورە بەڵابن سەید لەگەڵ ڕەمەزانێ چۆنی شکر بۆ ئەڵڵا ئێوە چۆنن ئەمە باشین الحەمدولله ئێمەش بە بۆنەی بەرنامەی ڕەمەزانی و زۆر ئێوە نابینین ومێ دەکەم ئینشاءالله بەرنامەکانتان ئەم نیو سەعاتە ئەم سەعاتە بتوانن ئەم سەعاتە پڕ بێت لە
تەسکیە و تربیە و بابەتانێکی جوان کە ئەم خەڵکەی خۆمان و ئەم کوردستانە جوانەی ئێمە سوودمەند ببێ و کەڵکی لێ ببینێ و ئەم شوانەی ڕەمەزان کە ئەوەله ڕەحمە وەک پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم دەهەمی یەکەمی ڕەحمەت بارانەکرێن لەم ڕەحمەتەوە بگەینە دەهەمی دووهەم کە مەغفیرەت بارانی پەروەردگارە و ئەوە ئامادەگیمان هەبێ بۆ ئەوەی شایستەی ئەوە بین کە لە دەهەمی سێهەمە العتق من النار من بقسمت ببين إن شاء الله خوا همولا سربرزكا خواي جورا همولا موفقا بو دين وطاعة وعبادت خواي جورا روي رحمتي خومن ليكا بمان كاتا عبدك شايستو خادمي خلقو عبدي خوا اللهم آمين ما مصطفى بابت مي أفروكام حسكين تيرو تسليا بحسكين وقت هكي كل جبت إشلام در حق در كفين زكاة فلسفة زكاتية ناف آيات القرآن بيروز ده هاتي بحث كنا فرمودت پیغمبر صلى الله عليه وسلم بحث كنا بس هردم بيتفي شرح كيه أو شرح كو چو پیغمبر صلى الله عليه وسلم خود چو بحث كريه زكاة وفلسفة دانا زكاة أصلا جاء لا والله بسم الله بكينو بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه سرتاهم يدوارم خوي جورا روي رحمة من ليبكا بالنسبة أمجل كرديو كبرسيار قسمان كرد جلي كردي أما جلي كاباني كردية جلي كاباني كردي أو صحابية كلا أورفاوا شو بولاي رسول أكرم صلى الله عليه وسلم وجل كردية كي أما أجلية كبيغمري خوا بسندي كردوا وأو صحابي أما أو صحابية ك كان حديثي كي بو أما جراوة وبو أما بدياري نردراوة جاء بابتي زكاة أما لقسي بياوك ودس بيبكم كتشونك أما لناو أم إسلاميين زۆر جار قدری بەها باڵا گەورەکانی خۆمان نازانین زاناکان قسەیەکی زۆر جوانیانەیە ئەفەرمونون ئەگەر ساڵی جارێ نا هەموو ڕۆژە جارێ نا 10 ساڵ جارێک ڕۆژ هەڵبەهاتایە خۆر هەڵبەهاتایە 10 ساڵ جارێک خۆر هەڵبەهاتایە و ڕۆژ بەهاتایەتە سەر ئەرز یەک مانگی ئەمە مرۆڤەکان خۆیان حازر ئەکرد بۆ پێشوازیکردن لە هەڵهاتنی خۆر بەڵام چونکە هەموو ڕۆژێگەی بینین زۆر قدری نازانین ئێمەش چونکە لە ناو نیعمەتی ئیسلام و باسی زەکات و نوێژ و ئەو بابەتانەیان وەک ئەوانەی کە لە دەرەوە سەیری ئەکەن ئێمە نایزانین و نایناسین کابرایەکی مستەشرقێکی ئەڵمانی هەیە زۆر پێناسێکی جوان ئەکا بۆ ئیماندار و بۆ موسڵمان و بۆ ئێمە ئەڵێت ئەی موسڵمانینە لە تعبیرێکی جوانە ئەفەرمێ موسڵمانان بە دوو ئاەت چارەسەری گرفتی خۆیان کردووە يكم آيات بيانا فرمي إنما المؤمنون إخوة مسلمانان براي يكن دوام آيات بيانا فرمي خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها خواء فرمي زكاتيان لي ورقرن بو أوي باكو باقش ببنواني بمدو آيات أم كابرا ألمانيا عليه مسلمان قرفت يعني حلبوا يكم تو براي مني دوام تو گرفانه پڕە من تیای نییە ئەبێ تۆ ئاگاد لە من بێ ئەبێ منیش ئاگام لە تۆ بێ ئەم مۆزوعی زەکاتە دەخلی پێغەمەریشی تیا نییە صلی الله عليه وسلم بابەتێکە فەریضەتە من الله خۆی گەورە لەلایەن خواوە فەڕز کراوە و بڕاوەتەوانێ ئەگەر بمانەوێ ئێمە باسێکی سەدەقە بکەین صدقة دون صدقة من هي صدقة بتعبير القرآن كك صدقة عامان بوباسكا صدقة كي تريش من كخاصة بريتية للزكاة صدقة عامة كبيغمرة فرمي صلى الله عليه وسلم في كل كبد رطب صدقة هرتشيك ببخشي لبو هر خاون جرجيك بو هر كسيك الروح وزين روحي تيا تو صدقة قشتوا يتلا أجلك وبيقرأ هەتا مرۆڤێک کێ هەر کەسێ هەر ناوی هەر ڕەنگی هەیە ئەم سەدەقەیە خێرێکی گەورەیە سەدەقەیەکی کەمانەیە کە ئێمە پێی ئەڵێن زەکات ئەم زەکاتە یعنی گەشە سەندن یعنی پاکبوونەوە لێرەیە قورئان زەکات بە ناوی سەدەقات ناوە بە بوو ئەفەرمێ چونکە ئێمە زەکات چەند ڕوکنێکی هەیە مزەکی المال والمستحق أو كسيك زكاة كأدا وباسي أصل مالك وأو كسيك بي أشياء
ئەم ڕۆح گەورەیە کە لە ئیسلامە هەیە ئەم دەینەمۆ گەورەیە کە جیاوازیەکانی نەهێشتووە و ئەم ئیسلامە کە ئەیەوێ فەقیر و هەژار و نەدارەکان و قورئان 8 تاقمی داناوە ئەم 8 تاقمە ئەبێ زەکاتیان بدرێتێ باشە دەمەوێت بەرنەوەی بچینە ئەو وردەکاری و ئەو 8 تاقمەوە ئەوانە بەمە باسی زەکاتت کرد کە چییە دەمەوێت لە ڕووی عەقیدەییش و باسێکی زەکات بکەیت ئەگەر کەسێک بڕوای بە نوێژ و ڕۆژ و هەموو ئەو شتان هەیە بەڵام بڕوای بە زەکات نییە کافر دەبێت لە ژێر ڕۆژناوی و ئاەتی کە دەڵێ ئەقیموا الصەلاتەوە واتو زەکاتە لە قورئانە بە هیچ جۆرێک جیاوازی لە نێوانی نوێژ و ڕۆژوان نەکراوە سێهەم ڕوکنی دینی ئێمە دوای شەهادە و دوای هاتنە ناو داخڵبوونت بە ئیسلام أقيموا الصلاة وآتوا الزكاة مقيمين الصلاة والذين يؤتون الزكاة حمو أم قرآن همو سيريكا مقيموا الصلاة وآتون الزكاة همو بيكويا أجر طبعا بيشي تدروا كاتك حربي الردة دروز بو أيانو إما الزكاة نادين لبر أوا إنسان كباوري بينا بي بلا ديتا دروا لإسلام ولسنوري إسلام أشيتا دروا أما شتيك فريضيك لفريضة كان إخوائي قورا كسيك نايدا بلام نايدا تاو سنوكي دكات تاو سنوكي جاوازة لقل كسيكا كاتون كتاو سنوك وكو باقيش تكاني كام كسبيناتي تدروا لإسلام كافر نابي بەڵام گوناهبارە چونکە جاری وایە کابرا نوێژەکایە تۆزێک لە زەکاتەکە یادا کەمێک زۆر بەڵام وەکۆی پێی بڵێ کافر نا چونکە قورئانی سە باسمان بۆ ئەکا والذین یەکنیزون الذهب والفضة ولا ينفقونها في سبيل الله فبشرهم بعذاب أليم قورئان هەچ کاتێک گوناهێک وعدی تیا دابێ هەڕەشەی کردبێ وعید و لعنی تیابێ ئەو کەسەی کە خاوەنەکەی کە نایکە ئەچێتە دۆزەخەوە ئەمە بەدەست من و تۆ نییە بۆیە کە من ئەمەوێ پێش ئەوەی باسی ئەوەت بۆ بکەم هەڕەشەکەی خوات بۆ باسکەم ئەمەوێت تێدگەێنم گەورەترین دەزمایە و گەورەترین موئەسسەسە و گەورەترین شت کە بۆ موسڵمان شانازی پێوەکە بریتێ لەم دەستگا گەورەی کە پێوترێ زەکات قورئان زۆر بە جوانی پێمانە فەرمێسی إنما الصدقات يك للفقراء والمساكين خوام هشتاقمەی داناوە بەدەست من و تۆ نییە والعاملين عليها والمؤلفة قلوبهم وفي الرقاب والغارمين وفي سبيل الله وابن السبيل فريضة من الله أبو باتسنكا هشكس جا أم هشكسا أجر إذن بدأ من أمي توضيحك ليه بدأ مشوكا زوريني كات خلقكاني إما برسياركاني أنك الرومان تيئكا لسر أم هشكسا أجر ناسين ناكري تا استزور جاربو اما نمانتواني وشو كيس ازور كزالي باشا في الرقاب يعني عبد كان نماوا باشا قراري اما قراني اما تفسيري بو همو زمنك وبو همو كاتك بشي بو كيستا من ارستانا كم باب تسلسل بيدابين باب تسلسل بيدابين يكمشت كسك خاون مالا لو باري كهيتي باريك جاء مصابي كم شرطي مسلما ولو بالفطره مسلمان بيت بفطرتش مسلمان بيبي أم كلمة بوزانان بكاريان بالفطرة يعني شي يعني منال شيت كسيك الرشدي بيانا كردو بس خاوني مالا هر أبي الزكاة بدري لمالا كي چونك بيغمري خاص الله وسلم فرمي تاجروا في أموال اليتامى حتى لا تأكله الصدقة أفرمت تجارة كان بمالي أجر التزاماتي ديني دي كشي نبون يجور روجي شي نبو أو كسد تواني دبي أم بابة مالية أخوي جورا فرمت جعل الله لكم فيها قيامة دولة داري جيان بيشكوتن تقدم همش تجي بم مالوية بم باروية بيخاف فرمت مالا كانت مدن بس فيها كان سفيه جيلو نزانك كجوان بارا بري وبري إداري بارا كخوا فرمت ولا تؤتوا السفهاء أموالكم التي جعل الله لكم فيها قيامة ذاك مزكي ما نهبو مال ما نهبو مناڵە هەتیوە بێوەژنە هەر کەسێک خاوەنی ئەو پارەیە کە ئێستا باسیەکەین و گەشتە حەدی خۆی و ئەو بڕە پارەی هەبوو پێی وترا غەنی و دەوڵەمەند ئەوە بێ زەکاتەکەی لێ بدا بەکێ یەک للفقراء فقراء چییە؟ لە بۆ فەقیر و هەژارەکان فەقیرەکان زانایانە فەرموون کێیە کەسێکە کە ئیتر داما و بووە فەقیرە هەژارە نێتی احتياجات محتاجي توا محتاجة معدومة مرجع مسلمانش بيت طبعا بله أو خلاف علماء هيا لبابتك كيسا أكري أرستام كم لسر موضوعي هندق لموضوع مؤلفة قلوبهم
ئەوانە ژەبێ بە دووش بەشەوە کە ئیمامی ئەحمەد دەفەرمێ ئێستاوتان ئەرزەکەم لە کۆتاییەکەیدا باسی دەکەن چونکە هەمیان دەکەونە یەک سنفەوە ئایا مسلمان بن یا مسلمان ئێستا عەرز دەکەم باشە نەرمە بۆی بڕۆین بەخوای مامۆستا باش بڵێ نەرمە 20 دقیقە بەش ناکە بەخوا نەرمە باش بە وردی پیاڕۆن نەرمە ناکەین بەڵام کەسێک کە فەقیر بێ دووەم کەسێک کە مسکین بێ مسکین هەیەی و بەشی ناکە نانی ئەمڕۆی هەیە نانی سبەی نییە مۆزەفێکی قوربەسەرە 2 ڕۆژ مەعاشی هەیە 3 ڕۆژ نایە درەنگەکەوێ نیەتی بە جڕەجڕە قوربەسەر بووە نەفریای ئەم لاکەوێ نەفریای ئەو لاکەوێ بۆیە مسکێنیش دەکرێت بڵێ خانووی خۆشی هەیە ساری خۆشی هەیە پێڕاناگا ئەمەش پێشێ دوو سێهم والعاملين عليها عاملين عليها والعاملين فيها ئەمە زانایان تەفسیلێکی جوانیان داوەتێ بەس بە کورتیەکەی ئەو کەسەی کە کارمەندە ئەم ئاەتە پێمانەڵێ بەڵێ دەستگای زەکات دەستگایەکی گەورە و وەزارەتێکی مالیە بووە کە لە زمانی لەسەر ئەوە ڕاوەستین ئێستا ئەوە نییە کابراایکیش نازانی فەقیر چێ مسکین چێ ئەوە چێ بەڵام باوەڕی بە مامۆستایەکی وەکو جەنابتان هەیە خواخێرتان بنووسی دەوڵەمەندە دەڵێ کاکە فەقیر و مسکین ناناسم ئەوە پارەی زەکاتی خۆم تەسلیم بە تو بیدە بە کەسێک کە مسکینە فەقیرە تەواوە ئەوە یان ئیلا دەبی بەخۆم بچم بە فەقیرەکە مسکینە یا وەکیلێکی خۆت ئەتوو دەکەمە وەکیل دروستە ینی ئەگە بیا قوسیش ئینسانێک کە مسلمانێکە ینی تا ئێستا لە ئەمور دینی خۆی نەزانێت چێ فەقیرە چێ مسکینە ئینسان زەرورە ینی تو جاری وایە لە مۆبایلەکەی خۆی خەریکە لەوانێ مشەوەشی بکەی دروستی بکە لەبەرسی لێ دەزانێت لەبەرسی لە ئەمور دینەکەی خۆی نازانێت لەگەڵ ئەوەشتا پرسیار دەکات بابەتێکە کە ئینسان بڵێ بێ لە ئەموری دینی خۆی بزانێ بەڵام ئەو کەسەکە باسەکات ئایا دروستە تۆ زەکاتت بدەی بە من بیان بە خەڵک ئەو وەکو سیقە مەسەن نازانێت کە چێلۆ مەسەن پێ ناکرێت کابراایکی دەوڵەمەندە مامۆستا مەبەستم ئەوەیە مە بابینی خۆمان با سەریح بین کابرا دەوڵەمەند بە حیات فەقیری نابینتەوە نایبینێت بەڵام مامۆستایەکی وەکو بەڕێزت دەناستە و دەڵێ مامۆستا من پارەی زەکاتی خۆم دەرهێناوە تەسلیم بە تو فەقیر و مسکینەوانە دەناسی وەکیلێکی ئەهلی سیقەی کە ئەو پارەیە بە ئەمانەتەوە گەنیتە دەستی ئەو فەقیرە و ئەو تاقم ئەو کەسانی کە لێقەماوە بەڵێ دروستە خۆت یا وەکیلەکەت ئەمە والعاملين عليها بەس ئەم عاملين عليها کە ئەگەر تۆی یا مامۆستایەک یا هەر کەسێکە کە وەزع و ئیمکانێتێکی باشت هەیە تۆ بۆت نییە لێ هەڵگری تۆ بۆت نییە لێ هەڵگری چونکە تۆ خۆت ئیمکانێتت باشە وەزعت باشە الحەمدولله توانات هەیە بەڵام ئەگەر کەسێک کە هەر عاملين عليها بە قەدەری وەقتی بە قەدەری کات سەرفکردنی بە قەدەری ئەوەی کە خزمەت دەکا ئەو ئیشانە ئەکا نسبەیەکی ئەدرێتێ بۆ ئەوەی کە والعاملين عليها لەم زەمانەشە بەڵێ والعاملين عليها پیانەش باشە با تەواوی کە هەش کەسەکە و زەسی نەوردەکاری والمؤلفة قلوبهم مؤلفة القلوب ئەوانن دوو زانایانە فەرموون ئالێرایە لەسەر ئەم مؤلفەتی قلوبهم ئەم فەرمایشتانەتان با عەرزکەم باشە ئیمامی ئەحمەد دەفەرمێ مؤلفة القلوب ئەگەر کەسێک جمهوری علەما ئەفەرموون مؤلفەتی قلوب ئەو کەسەیە کە حەدیث و عهد بالئیسلام تازە مسلمان بووە واتۆتە سەر ئەم دینە و شایەتومانی هێناوە ئەوە زەکاتێکی جوانی ئەدرێتێ بۆ دڵ ئارامبوون هەبوونەکەی ئەمە مؤلفەتی قلوب بوومە ئەگەر هەبووش بوو ئەمە زەکاتەکەی ئەدرێتێ وەکو ڕێزێک تەقدیرێک چونکە پێغەمەری خوا صلی الله وسلم بە چەندەها کەسی داوە لەو کاتانە کە گەڕاوەوتی وەرن بێن سەیری ئەم دینە بکەن دینێکە پڕێتی لە سەخا و عەطا پێغەمەرێک هاتووە بۆ ئێمە ئاوا ئابەخشێ پێغەمەری خوا صلی الله فەرمی ئەو دۆڵەمە ڕەبا بۆ تۆ بێ المؤلفة قلوبهم جمهور فرمون جمهور علماء فرمون ئەگەر کەسێک کافر بێ پێی ناشێ هەنێک ئەفەرمێ وەکو ئیمامی ئەحمەد ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ لە مؤلفەتی قلوبهم ئەوانەش هەندێکیان پێچێ بۆ ئەوەی کەوا کەمەند کێشیکەی بۆ ئەم ئیسلامە و بێنیتە ناوم ئیسلامەوە باشە براکانم پاشان سێری ئەم ئاەتەکەن قورئان فەرمێ چی وفي الرقاب وفي الرقاب خوا ئەفەرمێ لە ئەو کەسانەی کە عەبدن جا عەبدێک و کۆیلەیە کە عەبدێکی تەواو بێ یا مکاتەب بێ کە لەگەڵ کە سەیدەکەیە پەیماننامەیەکی بەست بێ خۆی بکڕێتەوانێ لە زەمەنی قەدیمە مرۆڤ فرۆشتن هەبوو ئیسلام هات چی کرد مرۆڤی ئازاد کرد و بە تەواوەتی ڕزگاری کرد یەک لەو کەسانەی کە زەکاتی پێ بچێکەیە عەبدە ئێستا عەبد ماوە مامۆستا عەبد نەماوە بەڵام یەک شتی دیکە شتێتر عەبد نەماوە بە ناوی عەبد بەڵام فەرمانبەر هەیە
گریبەستی هەیە لەگەڵ ئەوەشتی کۆمپانیاک ئەوەندە سەعاتە بۆ ئیش دەکات بەوانش ئەوە شتێترە بەس هەر ئەمەوێ بۆتان تێتان بگەێنم کە قورئان نەیفەرمووە عیتق و ڕەقەبە دکتۆر عەلی قەرەداغی بەڕەحمەتی گەورە پایەداری کە و تەمەنی درێژکە لە بەحسێکی زۆر متەوەڵە کە دێت لەسەر ئەم بابەتە ئەدوێەوە فی الرقاب ئەفەرمێ چی؟ ئەفەرمێ کەسێک ئەسیرە، کەسێک وڵاتێکە داگیر کراوە، کەسێکە لێی قەوماوە، کەسێکە یعنی مختەتەفە، تۆ دەی گردنی ئازاکەی. ئەوە جیاوازە ئەوە فی الرقابە. ئەمە لە ڕقابە جێیەکەیتەوە. ئەڵێ ئەفەرمێ ئەگەر قورئان بیفەرمایەوە عیتق و ڕەقەبە، یعنی گردنکردنی عەبدەکان ئازاد بکرێ. ئەم ئاەتە ئەمڕۆ ئیشی پێ ناکرا، بەڵام ئەمڕۆ بۆ ئیشی پێکرێەوە فی الرقاب. کەسێک لێ قەوماوە اختطافیان کردووە پارەی بۆ کۆکەنەوە، ئەوەش زەکاتی پێچێ. کەسێک مەسەلەن دەوڵەتێکە یعنی داگیر کراوە، ئەوەش زەکاتی پێچێ. بۆیە ئەمەش وە فی الرقابەکە ئەرستان کەم. ئەنجا وەلغارمین. غارمین چێن؟ غارمین بریتیە لە کێ؟ قەرزارەکان. قەرزارەکان زاناکانیەکەن بە دوو بەشەوە، ئەلغارم لنفسه والغارم لغیره. دوو نەوعە قەرزارمان هەیە. غارمێک کە خۆی لێ قەوماوە و قەرزارە و ئیشێکە ژیانێکە بە هەر نەوعێک لە نەوعەکان قەرزار بووە، ئەمە غاریمە بۆ ئەوەی هەڵی سێنی تەوانێت لەم قەرزە ڕزگاریکەی زەکاتی پێشێ. ئەی ئەلغارم لنفسه لغیره چییە؟ ئەمە زانایان زۆر دقیقەن بۆ فەلسەفەی زەکات چییە؟ ئەوەیە ژیانی خەڵکی پێچاپ بکرێ، ئەوەیە وەزیعەت و ئوموری خەڵکی پێڕێک بخرێ. ئەفەرمون والغارم لغیره کابرایەکی مصلحە دێت لەسەر ئەوەی کەسێک کوژراوە دێ سوڵحێگەکە خۆی قەرزارەکات، ئەڵەن کاکە بەس بۆ وامانوە کرد ئەم قەتڵا ئەم سوڵحە بکەین خەڵک نەکوژرێ، ئەو کەسەش زەکاتەکەی پێشێ لەبەر ئەوەی وەلغارم بەس لێرە لەسەر غارمین هەشت کەسەکە مامۆستا بەخوای وا دەڕوا زەکات بێڕۆی مامۆستا لەسەر غارمین. قەرزار ئەوە لەسەر دوکانەکەەوە کەسەکەیە قەرزار نییە، بەڵام قستی لەسرە، قستی سارەیە، قستی خانووە، قستی چوزانم ئەشیای ناوماڵەیە، ئەوەش دەگرتەوە ئەوە غارمین لنفسه. ئەوە ئەم قەرزارە کە قەرزارە بەڵە قەرزارە سەیری مادەم ئەو کاتە لە چیە جێیەکەیتەوە هەر بەبێ غاریمەکە لە فەقیر و لە مسکینە جێبێتەوە. کابرا ئەوەتانێ بۆیە سارێکی بە قستێناوە لەبەرەوەی بەشی ناکە، لەبەرەوەی مسکێنە. تێگەشتی برا جوانەکەم لەبەرەوەی مسکێنە. جا ئەم غاریمە ئیتر بۆ ئەوەیە تۆ لە ناو عەزابی قەرزاری و ڕزگاریکەیت و دڵخۆشیکەی، ئیتر بۆ خۆی قەرزار بێ کە ئەمڕۆ ئەم کابرایە مامۆستا مەبەستم قیستە، ئێستا چ زۆر بووە قیست زۆر باشە. ئەم کابراکەوە ئەکە محتاجیانە ئیتۆ طبعا ئێمە لە فەقیرەکەی دەڵێ کاکە شوقەی هەیە سیارەی هەیە بۆ بیدەمێ، بەڵام هەمووی قیستە. زانایانە فەرموون کەسێک کە سیارەی خۆی هەیە حتا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لە فەرەسەکە تا زەکاتی نییە، لە ئەسپەکە زەکات نییە، بۆیە کە ئەوە شتی خۆتە، ماڵی خۆتە. حتا زانایانە فەرموون کەسێک کە مەزرعەیەکیشیە لەوە زەکات ناکەوێ. ئەم بابەتانە هەمووی بە تەفسیلی زانایان و فوقەها و عولەمای قدیم و معاصر هەر هەمویان بۆ ڕۆشن کردووی نەتەوانێ. کەسێک قەرزارە، کەسێک قستی لەسەر ئێمەقمان چییە بەوەی ناوی تۆنەی ناوی قست قەرزەیان نا هەر ئەموری ناسوڕێ لە دەستپێک باسمان کرد ئازیز کە گوتی مەسەن مسکێنەکان ئەموری ناسوڕێ سیارە هەیە، خانی هەیە، معاشی هەیە، بەڵام ئەموری ناسوڕێ. خەڵک هەیە تەماشای دەکا ئەو پرسیارەی هەیە برام ینی سەرقست و قەرزەکە کابرایەکی موەزەف با زۆر دووری نەخێنەوە کارمەندێکە بە جڕەجڕ ڕگاتە سەری مانگ لەولا شەخۆی قوربەسەر کردووە سارێکی بە قست هێناوە، ئەمە زەکاتی پێچێ؟ دەچێت ئەنجارە وەفی سەبیلی الله. فی سەبیلی الله ئەم بابەتەش بابەتێکیە بە دوور و درێژی زانایان باسییان لێوە کردووە بۆ تێکۆشان و جیهاد لە پێناوی خوایە. ئێستا کە ئەم فی سەبیلی الله پێوترێت چی؟ جیهاد الکەلیمەتی وەدەعوە. ئەم بانگەوازکردن و داعوەتکردنە ئەمە خۆی فی سەبیلی اللهە، بۆیە کە دروستە زەکاتیش بە ئەو بابەتە و ئەو بانگەوازەی کە ئەکرێ بۆ ڕێخوا و بۆ ڕێی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم زەکاتەش بدرێ بە ئەهلی داعوە و بانگەواز. باشە حەو براکەم ئەنجارە وەبنی السەبیل سێری قورئان زۆر جوان بۆی ڕۆشن کردوینەتەوە. وەبنی السەبیل ڕێبواری ڕێلێ قەوماو
کابرایەک دەوڵەمەنە ئەمە باسی چی ئەەکەی باسی تەعاتۆفەکەی باسی جوانی ئەەکەی بۆچی سە لە ئیسلامە کەفارات هەیە نەزر هەیە ئەم هەموو بابەتانی کەت هەیە ئەمە خوا بڕیوێتوە فەرمێ ئەمە من بۆتان دیاری ئەەکەم بەس لەولاوە کەفاراتت هەیە کەسێک کەفارەی لەسەر بێ کەفارەت بدا لەولا نەزرە لە ئەم بابەتانە دوای سەدەقاتت هەیە ئیسلام ماڵێکە ئیسلام دینێکە ئەو دینەیەکە ئێوێ هەموو کەستیایە خۆشببخت و کامەران بژی دەوڵەمەند خەڵک خۆشی بوێ نەگڕقی لێی بێ فەقیر دژە دەوڵەمەند نەبێ دەوڵەمەند دەست بێنێ بەسەر فەقیرە و فەقیرش بڵێ ئای خۆیان هەزارەوە لێی بیتێ ئەنجا چی وابن السەبیل سەیری قورئان کەن تابیرەکەی و شتەکەیمان چۆن بۆ بازەکە ڕێبوارێک دێ لە وڵاتێکەوە باشە ڕێەکەوێت ئەم هەولێرەی من و تۆ دەوڵەمەنە بەس ئەوڵا هیچ پارەم پێ نەما ئەم کابرا زەکاتی پێشێ بەڵێ کابرا لێرە هیچی پێ نییە تا دەگەڕێتەوە ناوچەکەی ئەنجا زانەکان بە تەفسیری ئەڵێن بڵێن وەرە کاکەەوە بە $200 بێنێ بە قەرز نا ئەڵێن خوا بۆی بڕیوەتەوانێ هەدیەی تۆیە ئەوە زەکاتت پێ ئەوە هەر هەشتیان تەوا بوون ئەوەشتیان تۆ ئەنجا کەلیمەکەی ئاخر تێی باشە فەریضەتە من الله پێغەمەری سەڵسەم دەستی تیای نییە فەریضەتە من الله تۆ ناتوانی بەم لەم هەشتاقمە تێپەڕیکەی ئەبێ لەم هەشتاقمە بێ والله علیم حەکیم خوا خۆی زانایە وەزانێ حەلی فەقری پێ ئەبێ باشە بە زەکات ماڵ کەم دەکات پارە کەم دەکات کەسانێکان زەکات نادەن لە ترسی ئەوەی کە پارەکەیان کەم دەکات یان شتێکی وە هەیە بەڵام ینی کاتەکەمەوە پێمان دەڵێ کۆتایی پێبین بەڵام ئەمە داوامان کرد درێژ بکەینەوە فرموا يعني ما بس ما بكرتي يا غمر بن والله ما نقص مال من صدقة والله ما نقصت مال من صدقة شلون بخوا مال الصدقة وزكاة كم ناك عن جايمة مسلمانين ملشي أو كسية ملشي من كبرياشي دولة ما دم بارامي دتوانم زكاة بدم أو يكل الزكاة كده هي أم باري كزكاة ملشي منها حلالي منها خوا داويتي بتو زكاتك بي حرامة شو كتير دسي توني مالي توني هي مالي عامش كسية أجر ندى بقى من جوان بيتان بلام جوابوا أم آية تقرن والذين يكنزون الذهب والفضة ولا ينفقونها في سبيل الله فبشرهم بعذاب أليم خوا فرمي أو كسيك عالطون داعني باري يكا خوا فرمي ولا ينفقونها في سبيل الله ناي بخشة مجديان بري بقى قريدو زخ يكشتي ديك هي زور زار أو دبين خلقان كان باريان هي لترسي أو كسال بصورة الزكاة اللي بدري تنسى سياريك ذكرن خانك ذكرن شتك ذكرن أم زۆرە حیلە کردنە ئەم زۆر خواناک شتیوا هەیە دەتوانێت نابێت دروست نییە نابێت ئەوە تۆ پێ دەوڵێتت دەنجا بە ئاخری ئاەتەکە پێڵمە ئێومە يحمى عليها في نار جهنم فتكوى بها جباههم وظهورهم نابێت بتاویکەم من دعوت کردووە ئەو ئاەت خوا فەرمێکی ئەو کەسەی ئاڵتون و پارەکەی نادا بە زەکات و نایە من فەقیرانە فتكوى بها جباههم گەرم ئەکرێ و ئەبێتە ئاگر یەکەم شوێن کە پێی ئوتوەکرێ کەلیمەی توکووا ئوتی لێواتوە ناوچاو جیباهوم ناوچاو و جنوبهم ئەو تەنیشتەی وظهورهم کە پشتەکە لە فەقیرەکە بێ ئوتو بکرێ خوا ئەگەر بە کورتی یەک دقەی دیکەیان دوو دقەی دیکەمان بۆ درێژ بکەنەوە بە خێرای ئەو شتانەی کە زەکاتی لێ دەدرێت چییە لە زێر دەدرێ لە زێڕ دەدرێ لە گەنم دەدرێ دانەوێڵە لە داناوێڵە ئەدرێ لە بەروبووم و سەروەتی حیوانی ئەدرێ باشە لەو ماڵەش دەدرێت کە دادناوە و پارێ یعنی شتێک نادرێت ئەخر شت زۆرە کە لێی نادرێ لە زێڕی ئافراد کە ئیکا بەخۆیەوە لێی نادرێ حەدی ئەوەی کە بەخۆیەوە چەندە ئەمە قەولی عولەماکان زۆرە بەس بەو دقەیە پێتاناڵم پێی ئەوترێ ینی زێڕێکی معتاد بێ زێڕی معتاد چییە حولی ئەم حولیە زاناکانە فەرمونون ئەگەر زۆریش بێ چونکە ئێمە ئەم بابەتانە هەموو ئەقوالەکان بێنیسد لەوە چی مامەساک بڵێ کاکە لە بیزمسقاڵەکەشی ئەکەوێت لەوەش یەکەوێت نەخێرزانایانە فەرمونون لە حاڵەتی معتاد نەچێتە دەرەوە کەنزیشی نەکرد بێ لە ماڵۆ داینابێ ئەبێ بەلایەنی کەم مانگانە جارێ دوان لە بەریکا بیکا بەخۆیەوە ساڵانە حولیە بۆ زینەت و جوانی ئەوە کە نەیکرد کەنزی کرد لە ماڵۆ داینا کردی بەنانی سپی بۆ ڕۆژی ڕەش ئەوە زەکاتی لێ ئەکەوێت بەڵامێکا بەخۆیەوە بۆ جوانی و بۆ زینەتی خۆیە باشە چەندێکە دەیکاتە نانسبی بۆ ڕۆژی ڕۆژ چەندە لێ دەکەوێت لە چەند مسقالە زاناکان ئالێرەیە فەرمایشتێکی زۆر جوانیان هەیە ئەفەرمونون ئەم حاڵەتی قیاسەکرێت لە ناو ئەم بنەماڵەیە ئافرەتی وا هەیە ئەم بنەماڵە 1 کیلۆ ئاڵتونەکە بەخۆیەوە ئافرەتی وا هەیە ئەم بنەماڵەیە 10 مسقال بۆی زۆرە ئەمە قەولی مختارە کە ئەفەرمێ حسابی ئەم عائیلەی بۆ ئەکرێ جاری وا هەیە لە بنەماڵەیەکە ئافرەت کەمارە ئەکرێ ئەمسالی ئافرەتی تایەفەکەی 7 مسقاڵیشی هەیە
ئەوە زەکاتی لێ ناکەوێ حوليە جای تر خلافی علەما دروست باشە کۆمەڵە زانان یەک چیلۆ بخۆیەوە دەکات و عرف و عادەت و تقاليد لە ماڵی ئەوان ئەو هایە ئەو کاتە نابێتە تەبزیر ئەخر تەبزیر نییە ئەمە حوليە بۆ ئافرەتە ئێستا لەوەچێ کۆمەڵە زانا بێت ئەم قسە بێن بڵێن نەخێوانیە زانایانمان لە بابەتە فقیەکانە ئێمە ڤۆڵتێر قسەی زۆر جوانی هەیە ئێمە لە خزمەت دکتۆر قەحتان دووریا بووین وتی من لە خزمەت ئەبوو زوهرەیە بووم ئەبوو زوهرە فەرمووی کاکە مسلمانی نەخۆش بەختترین کەسی سەر ئەرز ئێوەن کە خاوەنی ئێمە بۆ قانونەکان ڤۆڵتێری قانونی بۆ قانونەکانی فەڕەنسا یەک قسە ئەکەین دوو شروحمان هەیە ئێوە سەتان مقننی گەورە گەورەتان هەیە کە ئەم عالمە گەورانن وەکو حەنەفی ئەمانە بۆ یەکە ئەم خلافەی مەوزوعی ئاڵتون حسابی عادەتی ئافرەتەکانی ئەو بنەماڵە ئەکرێت ومێ دەکەم جوابمان نابێتوانێت والله ئیشڵڵا چنگی من دەستپێکێکی گوتەوە دۆ کورد ببڕین کورد کەواتە دەبێ ئەمە بەتێر و تەسەلی دەبێ ڕۆژێکی دیکە ئەم بابەتەش ئەبێ بابەتەکە هەڵ ئەگرێت چونکە زانایان قسەیان زۆرە لەسەری لەوەی کۆمەڵی مامۆستا هەبێت کە سێکسە بڵێ ئەهبرا ئەوە وان نییە بۆ یەکە ئەم بابەتە ئێمە لەسەر لەلایەن مەزهبی شافعیمان فەرمایشتی تایبەتیان لەسەری هەیە ئەبوو حەنیفە فەرمایشتی تایبەتی لەسەرە بەڵام قەولێک کە ئێستا هەڵبژێراوە و ڕاجحە حولی ئافرەت جوانی و جوانکاری زینەتەکەی معاسریش و قەدیمیش ئەفەرمون لە حەدی معتاد نەچێتە دەرەوە یعنی ئیتر کابرا هەیە ئافرەتێ بە تەنەکە کردوێتی بەخۆی ئەمە نابێ حەدی معتاد یعنی شتێکە ژنەکەی جەناب و ژنەکەی ئەو ژنەکەی ئەو لەو بنەماڵەیە ئەو نەمارەیان هەیە بێژنەوە ئیشڵڵا خودی سەڵۆز مامۆستا ئیشەڵا دەیمەوەتە عەزیزی ئەم گەلە خۆشحاڵ بین ئەمنیش خۆشحاڵمە گوتی ئەوێ زەنگین تێگەهشت بێت کۆچەوە زەکۆت بێت و ئەوەی پێتیڤی ژینە بە تێگەهشت بێت گونەهە هەکەت و پێتیڤی بزەکۆتنی نە وەرنەگرە گونەهە يعني تو بزاني بيتفيا شنو ورقه اوي بيناشن نابي وريغري كون هاكو موزنا شلون بابا داش بدات صلاه والرز باز بزنابت دي خودش فرازين جيت تشتكي بيجن ما مستوي مجلس قرم كرهين فيري بس ماش حاضرين سرودك اخوش يلا
ذكر وطاعتي. اي ما شاء الله ما مستعد الكبير ويش الله خدش ترازي بت گەلێک سپاس. رحملته ودي بابا ترابي ابدا گرم منت دەستان خۆش. جور و جوي گرم بي جدار و گرم تري مقصد منها اف قعده دانیشتەکە گەرمە بەڵام کەش و هەوایەکە ساردا ئەوانیش زلو بەرجی باشیان لەبەرە ئەمە وەزعمان باش نییە اوان سرما و ساردی و بفر لكن اوان هیز نییە مامۆستا جامع ام دەست پێ بکەین گەلە بخێراتن گەلێک سپاس ساڵ ئەvە بە چەند گرۆپێ شاخەوانیە نەهین وڵا لێرە چەند گرۆپێکامێت پێکاتی ماکەکە تۆزێک نزیکەوە ئەم چەند گرۆپێکەوەیت پێکاتی ئەکدونینە ینی هەمی شێوەی کۆمەڵ ئەمێت گەیشتینە ئەکدی خربووینەوە ئەوشە هین هەمی گۆڤۆ شاخەوانیت کرد یان بەس وەرزێ زڤستانی یان هاوینێ بوو ئەم هەمی دەما شاخەوانیەکەن ینی وەرز نکمە گرنگ نییە زستان بیت هاوین بیت بەهار بیت ئەم گرنگ چیا هەبێت و سەرکەون بەێ بەخۆی ئەوەی چیە پەرداخ بەس نۆڤێتە بچبی زەمان زمان بەێ وای ماشاءالله خدای قوتێ دست خوش ممنون سەحەتەتە زور سپاس ناوێ ممنون مامێمە چیە عمر 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 علي وای سەرسەرێ توی پەیتیت ناوانەدا سەرکێشیەتکی یان تو یە نیڤێ یان یەت ئاخیرێ باشا الحمد لله تقريبا ريبات شين ڕێبەت چت والله بخو مرو نابي بخو يعني تعريفه اخو کەس نابێژت ماستەی منێت تڕشە يعني نانە کە مەسەنە الحمد وەکی هین دانن هین سەرکەون بەرەف چیەکیڤە تو یێل دەستپێکی یان یەت نیڤێ یان شیە دمایکێ بگوره گشتکی تێتە دیاری کردن مایکێژی نزیکە وەکو شاخەوانی ئێ و بەرنامەی تایبەتی خۆت هەیە یعنی سەرپەرشت تبیا پێشڕەوی دیار کرد پاشڕەوی دیار کرد مثلا بەشێت دیکە دیار کرد بەشێت سەرپەرشتی تو دیۆن سەرپەرشتیش کەم جار زانیدن یعنی هەر گەشتێکی و ئێک سەرپەرشتە مثلا هەر گروپی و بەرنامەی خۆی هەیە کیش چیە گەلێکی بزەحمەت بیاین سەرکەتین کوردستانی قورآن کوردستانی وەکو زەحمەتی نکمن بێکۆدیان بەس هەموو وەرزێکی نە بێکودیان بەێ کیش منتەقەیە منتیقا چۆمان چۆمان بەێ بدەستە ڕاست دەکەون بتە بخۆی کیرەی ئەس بخۆی کۆڕێمە وای سەرسەرێمە سەرێتە گەلێکی وای ساڕ سەر ئینشاءالله چاوێت عزیز زۆر مەمنون گەلە بخێرهاتی سلامت بیا ربی زۆر ممنون خودش تا راضی بیت ماشەڵڵە تەمەەن ڕێگریەر شاخەوانی یان نەخێر نه والله ئەوە چەند ساڵە شاخەوانیت از تقریبا 2019 ماشەڵڵە بله إيه؟ تمانی من بەردەوام بردوام تقریبا هەیڤانە ئەسبوعانە چۆیە هم اسبوعانه ئەسبوعانە اسبوع جاره که چین هزار کن یا دو جار ناوێ مامێمە چ بی سردار هر کی وای سەرسەرێمە خۆ لە خودش تا سەر راضی بین ممنون سلامت هەرکی یان و کە شاخەوان زورن یان تو کێمیت نافوانەوە نولا هم زورین هم سه لیره هم سه هر کی سێ لیره هەرکی لێرێ ده هەرکی كاك هەمی عمره شاخەوان ممنون خود سورچی هیچ وەرنە ساحیدا بالابين سورچی لێرێ وازی دی کی هم همی فرق نیا دەستپێکێ وەکی تا دەست شاخەوانیە کردی بەڵێ. وەکە وەرزش بی یانژی جاوەکی بگۆڕی بچەنەوە نخیر همه کو ورزش همه کو جو گوری نجینا و سرشته دا مزور استفاده کرد شاخوانی تەوەکیریە خەڵک ژی گەلتە بێت بله دوست و برادر دوست و برادر هزور دعوال متکن حنی کو خاصا رسمیت مد بینن و ویگریانی و هندکی تا یعنی حتی بجن اولای ام حسودی هنگو داد بین او یعنی وی ورزشی هند کانو شناو جید خورجی تأثیر طبیعه مثلا پشتی تو زور از پیش رنگ دو 3 ساعت چوبام هر وقت که عمر گفت بیکو جاگی گلی بزحمته ام چون تقریبا 12 تا 13 ساعت هم پیاده شون ماشاءالله آره بێ والله. ڕاوەستان نه رواستان ما هی 12 بس چون ساعت قانون خو هی شاخوانی شغل ساعت 12 13 ساعت ماشاءالله مام سردار برا آن مام عمر اوی تا چنه همی ودانای نویری اوه اف ادوات و اف حبل و چوزان وریس و آنه اجا که عمر زیادر تکنیک احتمال از بود بیشم بس او زیادر شارزات رو بود بیشتر دی کابلا بستا دف هندرینی شرح کت او چنه او همی او مرو بیش سیکه کادا نویری بابا لنگان دانه بری اوان کامتان شرحی دکن همی گفت مامۆستا عومەر باشە ئەو جە مامۆستا عومەر دەزانی چون ئەوە بۆ هەستا ناوی خوای لێ بینێ الله ببوورە ئەوە دیارە ئەوە دەستکێشە ئەوە بکەینەوە بزین ئەوە چییە بە کەچی شاخەوانی نایەمۆنیە ئەوە چییە ئەوە باتومە باتوم باتوم بڵێ باتوم بۆ چییە ئەوە بۆ سەرکەوتن و دابەزین و ئەوە ئێستا
أو بس مساحة باشا. جوبالا تقريبا هر جوبال وقفالة يارمتي در دبيت شاخوانية باشا ود ناتدري أوها لا لقل أخرى دبي قفل دبي قفل دي باشا استوى ها فرمو استا باتومكا تواو أوها حسب قياس خود باشا زۆر چاکە ئەوە چییە ئەوە قولینگە زیاتر بوو بەفر بەکاردی بەفر ینی بەسەر دەکەون وایە خۆت پێ ڕادەگری و جاری وا هەیە جێ پێت خۆت پێ دەکەیەوە جاری وا هەیە مەسەلەن ئەوە زیاتر تەکنیکیە ئەوانە باشە گوتت ئەوە چییە قولینگ چکە بەڵە شێوەی قولینگ لەسەر بەڵێ ڕاستە ئەوە لە ناوەی چ هەیە ئەوەی کاک سەربەستە کاک سەربەست ئەوە فریاگوزاری سەرەتاییە باشە لە ناو ئەوە چ هەیە ئەوە هارنیسە هارنس چییە هارنسیشی بەردەوانی پێ دەکەی باشە چۆن ببوورە من هەموو لێتان دەکەمەوەوانە ئەوە چۆن بەکاردێت مامۆستا جەنابەت ناوت سەربەست مامۆستا سەربەست ئەوە وەکو ئەوانی کارە باچیەکانیان لە کەمەرت دەبەستی لە کەمەر دەبەستی لەگەڵ ڕانێت باشە دەیبەستی و بەو قولینگە مەسەرەن لە شوێنێک دەدەی دوایی بەوە قفلی هێشتی هەیە لێ گیر دەکەی تەواوە زیاتر بۆ کاری بەردەوانیە یا بۆ ئەو شوێنانی کە مەسەن لە شوێنێک ئەگەر شاخێک ئەوە بێت بڵێ کاری بەردەوانی تیاابێ بە حەبل سەرکەوی باشە یا بۆ هات حاڵەتی هات نەخوارەوە ئەوە بابەتێکی تەکنیکیانی لی دەبەستی و دەتەوێت بە سەرکەوی و طبعا ئەو کە خۆت دەیبەستی ئەوانە شێوازی تایبەتی هەیە بڵێ کە ئەو گریانەی بەکاری دێنی لەگەڵ ئەوە هەندێک ئەوەی تریشمان هەیە مەسەلەن کارابینش لەگەڵی بەکاردێنی کارابین ئەوەیە بەڵێ ئەو کارابینەکان باشە لە ڕێگەی کارابینەکەەوە ڕەتی ئەمن دیتیتم بە چەکوش و بەو شێوانە وەکو سومبەیە لە شاخەکە دەبەستی ئەوجا ئەو کارابینەی لێگیر دەکەی لە خۆت و لە دوایی بەسەر دەکەوی ئەوە چییە کانیتانە پێتان نییە ئەوانە وەکو سم بە لەوەیە ئەو کوکەکان کوک درۆمانەیە ئەوانە بۆ ئەو شوێنانی کە بڵێن ڕێڕەوی بەردەوانینە ینی ئەوە قۆناغێکی تری شاخەوانیە مەسەن قۆناغێکی باڵاترە لە شاخەوانی شاخڕەوی کە تۆ دەستە ڕۆی شاخڕەوی فەرقی لەگەڵ بەردەوانی بەڵێ بەردەوانی جیاوازە لەگەڵ شاخەوانی یا شاخڕەوی بەردەوانی ئەوەیە کە بەسەر شاخ دەکەوی بەڵام مەترسیشی زیاترە طبعا ئەو مەترسی هەیە بەڵام ئەو شوێنانی کە ڕێگاکەن ڕێرەوەکان دیاری کراوە بێت سەربەز یەکسەر کە و باسی ئەو بابەتان دەکەن تۆزێک ترسناکە ئەم بابەتە ینی یەکسەر پرسیارێک بە مێشکماندا دێت هیچ حاڵەتێک بووە مەترسی بەربوونەوە کەوتن ئەم شتانە قەت ڕوویداوە بەڵێ حاڵەتی وا بووە یەک لە لەوانش کە هەمانە شەیت هاوڕاز لە حاڵەتێکی ئەوها بەربوونەوەیەکە یەکسەر یانی سپارت خاڵی خۆش بێت ینی بەڕاستی ئەو حاڵەتانە یەک مشکلە هەیە لە ناو بەردەوانی یەکەم هەڵە کۆتە هەڵەیە چونکە حاڵەتەکە ئەوەی هەبەر بەربوونەوەیەکە تۆ لە مەسەن لە سەر و بەس پێشەوەی ئێوە بچن بە بەردەوانی تاوام گوت یا شاخەوانیەک بکەن ئێوە پێشتر هیچ ئامۆژگاریەک هیچ زانیاریەک لەو بارەوە دەدەن ئەو کەسانێک کە لەگەڵتان بەشدار دەبێت بە تایبەتی ئەوانەی کە سەرەتان بە دڵنیاییەوە ئێمە بۆ گشتیمان هەیە بڵێن بۆ گەشتی تایبەت ئەو کەسانی کە یەکەم جاریانە ناتوانن بێن یعنی ئێرگەشتەکان سەخت بن باشە ئەوانە دەبێت مەسەن ئەو کەسانە نێن کە یەکەم جاریانە دەبێت لایکەم مەسەلەن ماوەی گەشتی کردبێ و هەندێک ئەو گوتی کە 12-13 سعات ماونەتەوە درێژترین کات کە بەردەوانیتان کردبێ یا شاخەوانیتان کردبێت چەند بووە ماوەکەی لە کوردستان بڵێن زۆرترین شوێنە کە هەمان بێ بڵێن سەختترین شوێن کە هەمان بێت وە مەسافەی زۆری هەبێ گۆمی بێکۆدیانمان هەیە لەگەڵ هەڵگوردیش چەند ماونەتەوە واللهی ینی زۆربەی گەشتەکان منجار هەبووە لە مەسل لە سەر و 10 ساعتەوە 11 ساعت 12 ساعت جار وایە تاخیر دەبین هەندێک جار 13 ساعتمان پێچێ بڵێ باش ناوی بەڕێزت خەتاب ئیسماعیل کاک خەتاب ئەو خواردن و خۆراکانی کە ئێوە پێتانە لەوێ لەگەڵ خۆتان دەیبەن چین زیاتر بڵێ بەگەرمایکەکە بگری خۆی خواردنی شاخەوانی دەبی خواردنێک بی کەوا سووک بی لەبەر هەڵگرتن لە ناوجانتە باشە زیاتر ئەو خواردانەیە کەوا وەکو ماسی و
پەتاتا خورما و ڕوون ئەوانە زۆر ئاسان لە بۆ شاق ینی هەر لە بۆ دسمیشت تاقەی زۆری تێدا وزەی زۆری تێدا هەیە کەم بخۆی و شتێکیش بخۆی وزەیەکی زۆر باش بەڵێ بزە بدەبی کەم بخۆی و ئەو شتێک کە دەشخۆی و خوانەیەکە دەخۆی وزەی تێدا حاڵەتێک هەبووە شەکردا بەزێ زەخدا بەزێ بە تایبەتی شوێنەکان بەرزن ساردن ئەو شتانە چۆن چارەی دەکەن ئەو حاڵەتانە بەخۆی ئەوانەی کە شاخەوانی دەکەن ئەمە سەرۆکی گروپمان هەیە بەخۆی سەرۆکی گروپ معلوماتی کاملی ئەو ئەندامانەی خۆی لەگەڵە یعنی لەلای هەیەی کە ئەو ئەندامەی مەسەن نەخۆشی شەکرەی هەیە یاخود نەخۆشی دڵی هەیە ئەو گەشتانی کە سەختن لەگە خۆیان نابن یاخود دەرمانی پێویستیان لێ بۆ دەبن چکەمە بەشی فریاگوزاریمان هەیە هەموو بەشەکانمان هەیە لە ناو گروپ بەڵام لە کوردستان هیچ شاخێکی ئەوها نییە کە ئەو حاڵەتانە ڕووبدا بەڵام لە وڵاتی ئێران و تورکیا هەیە مەسەن سیای دەماوەند هەیە کە نزیکی 5600 قسوور مەتر بەرزە لەو کاتە ئۆکسجین دادەبەزی مشکلە لە بۆ هەندێک شەخص دروست دەبیتن ئەوە هەندێک خواردنی تایبەت هەیە خواردنەوەی تایبەت هێدەچونە ئەوانەی ڕۆژهڵات و ئەو ناویان هەر لە هەرێمی بعد جەماعەتی خۆمان چوینە مەسەر کاک عومەر لە گروپی ما کاک ئیسماعیل بەرێ با بچمە لای کاک عومەر با بزانم کاک عومەر دەڵێن تۆ چوویتە شاخی دەماوەند ئەوێ شاخێکی ڕک و وایە چۆن کا باسی بکە بزانم چۆنە بەخودای تقریبا بەخۆی بە مەرحەلە دەڕوا لەوێ باشە لەوێ کەمپیەک و دوو سێ هەیە بە یەک یعنی بە یەک ڕۆژ ناتوانانی ئەو گەشتی دەماوەند بیکەیت ئەوە لە بۆ من نابی ئەوێ بەخۆی مشکلەی ئۆکسجینی هەیە لە تیای دەماوەند باشە کاتێک کە کێشەی ئۆکسجین هەیە لەوێ چ دەکەن لەوێ بەخۆی هەم هەوایی هەیە بەخۆ پێ دەڵێن ڕۆژی پێشتر کە دەتەوێت گەشتی دەماوەند بکەی بەخۆی ڕۆژی پێشتر سعاتێک 2 ساعت 3 ساعت بە گوێرەی ئەو سەرپەرشتێک هەوا لەگردا دەبی هەم هەوایەکت پێ بکاتن هەتا چ حەدێک ئۆکسجینی ئەوێ تەحمل دەکەی دەڕۆی مەرحەلەک دەڕۆی هیچ ئامێرێک شتێکتان پێ نییە بۆی ئۆکسجینی بداتەوە تەنها ئەوەیە هەم هەوایی دەکرێت دەڕوا و دێتەوە هەتا لەگەر هەواکە لێ ڕابێ بۆ ڕۆژی پاشتر بە ئاسایی دەڕوە هەیە لەوێ تووشی سەرێشە دەوێت تووشی خەوتن دەبێت تووشی یعنی زۆر مەشاکل دەبێت کە تووشە ئەو مشکلانە بوو یعنی حتمما دەبێت لەو جێی 200 متر 300 متر داوەستە خۆ ئەینادیش ناکرێت زۆر کەسەیە سەرسەختە دڵێ من هەر دەمەوێت ئێرە ببڕم لە کاتێکدا زەحمەتە بۆ ینی ناکرێت بەڵام لەو حاڵەتانەدا کەس هەیە ئینادی بکە سەرسەختی بکە بەڵێ من بخۆم برادێکم لەگەڵدا بوو عینادی کرد و وەسعیشی خراپ تێک چوو بەڵام ورەی هەبوو ورەشێکەکە لە برگەکانی بەسەرکەوتن بەسەر شاغدا و بەسەریش کەوت بەرنامەی زۆر زۆر جوانیشی تومار کرد بەخۆی ناسراویشە هەمووشتان دەناسن بەسەرکەوتویش چوین و هاتینەوە الحەمدوللا دواتر کێشەی نەبوو چکە ورەی هەبوو بەڵێ زۆر سپاس بە هیوای سەرکەوتن کاتەکانی دوایی جارەشی دیکەش دەینەوە لاتان زیاتر قسەتان لەگەڵ دەکەین هەر لە دەرەوە بمێنینەوە یان چی هەیە باشە پێشکەش بکەن ئەمەش دەینەوە وردە پشتینگە دەینەش دەربە بە خودە حەز کرد دەینەش دەربە بەس دومۆیکێ دوای پێش ئەوەی کە کۆتایی بێت دەینەوە جارەشی دیکە لەگەڵتان دادەنیشن و چامان نەخوارد هیچمان نەخوارە و کاتە چاش دەخۆین وڵام تۆفک خوارنەکە دەیوارە تۆفکا بخۆبرە چت خوارد تۆفک گوڵە بە ڕۆژە یانێ گولە بە ڕۆژە ئەوە فەرموون
يتكاس كعقباي وكو عقباي حضرتي محمد بن بشارت بي أي مسلمان كبيغمبر طبيب أبونا ساغذا خنيبو أو كاس لمحشر دال جير ألاي حضرتي محمد بن زمالي بغير سندا زوانا الله الله زمالي بغير سندا زوانا سرداري روجي محشر وزور خاندانا سرداري روجي محشر وزور خاندانا يا رسول الله يا خير البشر يا رسول الله يا خير البشر شفاعة كريم ميدان محشر شفاعة كريم ميدان محشر الله الله يا جمالي بغمر سندا زوانا زمالي بغمر سندا زوانا سرداري روجي محشر وزور خاندانا سرداري روجي محشر وزور خاندانا ما شاء الله اللهم صل على دستان خۆ وي يا ربي خۆ. هر سلام. دنگه هر بمين وي دست واد خوش ماندينا بكاك دنگه هر بمين ما مستعد او زار ولا بروجة تام باش خوار والله من هندك خورم بس او وانا كلها زيادة بروجة توفق توفق. يعني ها بله عافية تام سپاس دەکەم بێنگۆ ناخۆش ده پوشن که پیگ بچینش داره دوای پێکەوە كمان بابت تندرستی ام وجاره بحث کن و بطایبتیش سروی دمیده و هندی پاشتره تکنولوژیا زیرتر یا چطت ناو جیان آمداش همین رخواه هم چه جیان خو یعنی ریگ بخین تکنولوژیا بلا هبت بس نه همه جیان همی بتا تکنولوژیا بطایبتیش زارو که و تناف ماله دا موبایل الویره موبایل زیرک تابلت الویره تلفزیون زیرکه همی تشتک دورو بروی تکنولوژیا همی باشه بو زاروکی یان ویت سنوره که دیوار کری دا موبایل نشاب دی کار بینه تمنه که دیوار کری دا حتی تلفزیونه حتی تابلت یان جفت تشت تصا یان جه همه درست هر دما کره گری موبایل بدوه دا گریایی نمینت چکه اوه کاریگری خراب رنگ سرپاش روژا زاروکی هبن از بحث ناکم دکتۆر لێرەیە هەندرین جێ بەحەس ناکرد منیش هیچ بەس ناکەم پێم وابێت دکتۆر چاڵنجێکی هەیە بۆ منداڵان قسە لەسەر ئەوەش دەکەین ئێستا دکتۆر محەممەد حەسەن پزیشکی پسپۆر لە پاری منداڵان بەخێراتنی دەکەین بەخێربێ دکتۆر ویت گەلە خێربێت سەرچاو دکتۆر باشی سپاس دەکەم ڕەمەزانیشت پیر صحتت چۆنە تەندروستی یاخوا بەخێر بی فەرمو بەخێراتی دکتۆر باشی ئەحواڵت لەگەڵ ڕەمەزانێ لەخوای بە زیاد بی باش بیا تەکنۆلۆژیا بژێڕمە هەمیە گرێدای تەکنۆلۆژیای نوکە
زاروک جینو که تایبتی جد گه تا امریکی دیار کردی چاوی ود بن دستی توی تشتاد گرن یک سر دایکو باب موبایلت کنار دستی دو تابلتت کنار دستی دو اوه دیارده که باشه یا ما ترسی داره که تو زاروک خوب فری تکنولوژی اب کی هشتا زی بله زور سپاس راستی اما اگر سری ژیان بکەین گۆڕانکاری گەورەی بەخۆوە دیوە جالەوەش گۆڕانکاریەکان زۆر خێران و بەتایبەتتر لەسەر منداڵ وەکو منداڵ هەر قۆناغێک کە دەچێتە ناوی جیاوازتر و دەکرێت بڵێن خێراترە بەڕاستی سەردەم بۆ سەردەمەکان جیاوازی زۆری هەیە ئەوەی کە گرنگە ئێمە پێویستە بەڕاستی بە وریای مامەڵە لەگەڵ تەمەنی منداڵ بکەین ئەو تەمەنەی کە منداڵ تێداهاتی بۆ نمونە لە دەکرێت بڵێن داوەشکەین بۆ سێ قۆناغی 2 ساڵی کەمتر لە کاتی لەدایکبوون تا تەمەنی 2 ساڵی لە 2 ساڵی تا 5 ساڵی یان 6 ساڵی دوایەوە لە 6 ساڵی بەسەرەوە تاوەکو دەگاتە 18 ساڵی کە قۆناغی منداڵی تەواو دەکات ئەوەی کە گرنگە ئێمە بەڕاستی زۆربەی زۆری دەوروبەرمان زۆربەی خێزانەکان ماڵ و هەموو کەساتێکان تا ڕادێگەیشتوونە ئەو واسەی کە جیاکردنەوەی تەکنۆلۆژیا یان شاشەکان بە تەواوی یان ئامێر ئەلکترۆنی یان دابڕاندنی خەڵک یان منداڵ بە تایبەتی کارێکی ئەستەمە بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە پێویستە بە پێی ڕێنماییەکانی ئەکادیمیە جیهانیەکان کە هەڵسوکەوت و مامەڵە لەگەڵ منداڵ دەکەن بەو شێوازە مامەڵە بکەین ئەوی شەوەیە کە منداڵ لە خوار 2 ساڵی بە هیچ شێوەیەک نابێت سەری شاشە بکات هەر شاشەیەک بێت هیچ شاشەیەک نە مۆبایل نە تەلەڤیزیۆن نە ئایپاد نە هیچ جۆرە شاشەیەک نابێت سەری بکات خوار 18 ساڵی بە هیچ شێوەیەک نابێت 2 ساڵیش بە هەمان شێوە کە ئەوە ڕێنمایی ئەمریکی کەنەدیە بۆ پزیشکانی منداڵان خوار 2 ساڵی خوار 2 ساڵی بە هیچ جۆرێک ناوێت سەری شاشە بکات منداڵ بە تایبەتی بەڕاستی ئێستا مەترسیە گەورەکە لێرەدا چونکە گەشەی مێشکی منداڵ بە تایبەتی لە ساڵی یەکەمدا زۆر خێرا دەکرێت بڵێن بە ئەندازەی هەموو تەمەنی منداڵی یاخود هەموو تەمەنی ژیانی کەسەکە ساڵی یەکەم مێشکی گەشە دەکات ئەگەر سیرکەین گەورەبوونی قەبارەی مێشک لە ساڵی یەکەمدا نزیکەی 8 سانتیم بۆ 10 سانتیمە دوایەوە لە هەموو تەمەنی تاوەکو دەکاتە 18 ساڵی 8 سانتیم یان 10 سانتیمیتر گەشە دەکات واتە قەبارەی مێشکەکەی ئەوەندە گەشە دەکات ئەویش بەشێکی زۆری لەو بەشەی تر کە دەمێنێتەوە بڵێن لەو 8 سانتیمەتر تاوەکو 5 ساڵی کۆتایی پێدێت لەبەرەوە گەشەی مێشکی منداڵ زۆر خێرا گۆڕانکاریەکان زۆر گەورن خانەکان و پێکاتەکان و پێکبەستەکانی خانەی زۆر خێرا لە خوار 2 ساڵی بە هیچ جۆرێک ناوێت منداڵ سەری شاشە بکات لە 2 ساڵی بۆ 5 ساڵی ڕێگە پێدراوە کە منداڵ کاتژمێرێک سەری شاشە بکات یەک کاتژمێر لە 24 کاتژمێر لە دوای 6 ساڵی تاوەکو 8 ساڵی ئەویش ئەگەر کاتژمێرێک سیر بکات ڕێگە پێدراوە لە 2 کاتژمێر بەسەرەوە بە هیچ جۆرێک ڕێگە پێدراونیە ئەوە چەندین لێکۆڵنەوە کراوە هەموو ئامارەکان دەری دەخەن بۆ نمونە ئەو منداڵانێ ئەگەر لە 2 کاتژمێر ڕۆژانە سەیری شاشەی ئەلکترۆنی بکەن بۆ نمونە هەر منداڵێکیان ڕێژەی زیرەکی ڕێژەی توانای ڕێژەی بیرکردنەوەی مێشکی حەوت ئەوەندەی منداڵێکی ئاسایی کە ئەوەندە سیر ناکات کەمترە و ئەو منداڵانێک کە لە بۆ نمونە لەو ڕێژەیە زیاتر لە 2 کاتژمێر زیاتریان لە 3 کاتژمێر دەگەنە 4 کاتژمێر ڕێژەی بیرکردنەوە ڕێژەی توانان ئەوەندەی منداڵێکی هەتا 5 ساڵی بەڵێ هەتا 5 ساڵی ئەی دوای بامەشەوە ئەگەر بینە سەر ئەو بارەی کە لە 6 ساڵی بەسەرەوەیە دیسان پێویستە منداڵ لە 2 کاتژمێر زیاتر سەیری شاشە ناکات ئەوەی کە گرنگە لێرە بەڕاستی چەند شتێک هەیە کە پێویستە دایک و باوک بیزانێ منداڵ لە کاتی گریان یان لە کاتی ناخواردن یان لە کاتی تووڕەبوون و بێزاربوونی بە هیچ شێوەیەک نابێ بە ئامێرێکی ئەلکترۆنیان بە شاشەیەک هێور بکرێتەوە ئەوە 2 جار مەترسی دروست دەکات یەکەمیانەوەی کە مەترسی شاشەکەی دەدەیت دومێنەوەی کەەوە منداڵەکە وای لێ دێت فێریەوە بەزمەی دەکەیت فێری ئەوە دەکات کە تەنیا بە شاشە هێور ببێتەوە دوایەوە وای لێ دێت کە هەست بکات دیارە سیرکردنی شاشە و وابەستەبوون بە ئامێری ئەلکترۆنی کارێکی باشە دکتۆر دێمە قسەکانتەوە لێرە یەکشت هەیە زۆربەی دایکان و باوکان ینی جیرۆ دەبنە بەدەست ئەو منداڵانێک کە دەگرێن و دەنجانی زعاج و هاوار دەکەن کە داوای شتێک دەکەن ینی دایک و باوکە دەڵێ کاکە هەربا بێدەنجی کەم ئیزعاج بووم بەڵکو تۆزێک بێدەنگ بێت ینی
ئەمە تا چەند ڕاستە ئەم شێوازی بێدەنگکردە یعنی تا چەند بۆ داهاتووی منداڵەکە بۆ گەشەی منداڵەکە بۆ خۆی منداڵەکە ئەمە باشە کە بەم شێوەیە فێر بێت کەسەکانی دەوروبەری بەم جۆرە تاقیب بکات و هەڵسەنجێنێت. بڵێم مەترسیە گەورەکە لێرەیە جاری یەکەم وا ڕادێنی منداڵەکە کە گریانێکی سادەی هەیە تەنیا بۆی کە بەداخەوە دایک و باوکەکە لە کۆڵی بێتەوە شاشەیەشی دەداتێ. جاری دووەم خراپتر دەکات جاری سێ بۆ شێوە تاوەکو دەگاتە ئەندازەیەک منداڵەکە ڕادێ لەسەر ئەوە هەمووی لە مێشکەوە ئاراستە دەکرێت کە منداڵ گەشتە واستەی کە حەزی لە شتێک بوو تەنیا ویست حەزەکەی دا بمرکێنەوە بۆ شێوەیە بە ڕێگایشی نەخوازرا و منداڵەکە زیاتر هەندەدرێت لەبەرەوە دەبێت بە هەموو شێوەیە خۆمان لەوە پارێزین منداڵ گریانی زۆرە یان بێزارە یان گرفتی چییە لەوانەیە کەم و کوڕی شێوێ لەوانەیە بۆ نمونە برسی بێ لەوانەیە ئازاری هەبێ لەوانەیە کەمی باشە منداڵێک فێر بوو داوای مۆبایلێکی دەکرد داوای پادێکی دەکرد ینی شاشەیەکی دەکرد بۆ ئەوەی نەیدەنێ ئەو منداڵش هەرک دەگریا چی بکرێت باشە جایمە ئەگەر بکرێت هەندێک باسی مەترسیەکان بکەم مەترسیەکانی شاشە چیە لەسەر منداڵ دوایەوە دەکرێت بڵین ڕێگاکانی خۆپاراستنی منداڵ چیل بۆی لە شاشە یەکەمیان باشە ئەگەر بەشەکان جیاکەینەوە کاریگەری هەیە لەسەر جەستە لە ڕووی تەندروستیەوە کاریگەری هەیە لەسەر مێشک و دەماغ یاخود مێشکی منداڵ کاریگەری هەیە لەسەر لایانی دەرونی لەگەڵ تواناکانی مێشک لەسەر جەستە چ کاریگەریشیە بۆ نمونە کاریگەری زۆر هەیە لەسەر چاوی منداڵ لاوازی بێتوانایی وشک بوون کۆمەڵێک کەشۆ گرفتی چاوی بۆ دروست دەکات قەڵەوی کە دەکرێت بڵین یەکێک لە نەخۆشیەکانە وەکو نەخۆشی هەژمار دەکرێت قەڵەوی بۆ دروست دەکات لە ئەگەری توشبوونی منداڵ بە قەڵەوی توشبوونی شەکرە نەخۆش شەکرە لاوازی بەرگری کە ئەوە مەترسێکی زۆرە بە تایبەتی لە وەرزی زستانان یاخود لە وەرزێک کە سەرما و میکرۆبات هەبێ بۆ نمونە منداڵەکەوە لێدە بەرگری لاواز بێت بەردەوام نەخۆش دەبێت ئەوە دیسان وا دەکات کە بەرگریەکەی لاواز بێت تەنانەت نەخۆشیەکانی قۆڵۆن نەخۆشی قەبزی نەخۆشیەکانی خوێن تا ئەندازەیەک لە کۆڵنەوەکان سلمان دوێنە ئەو منداڵانەی کە زۆر شاشە بەکاردێن ئەگەری توشبوونیان بە شێرپەنجە جۆرە جیاوازەکان شێرپەنجە زیاترە لەو منداڵانەی کە بەکار نایانن لەبەرەوە دەکرێت بڵین نەخۆشیەکانی دڵیش هەموو جۆرە نەخۆشیەکان وابەستەیە بەکارهێنانی بە تایبەتی ڕێژەیەکی زۆری ئامێرە ئەلکترۆنیەکان ئێمە ناکرێت بڵین بەڕاستی دەوێت بە هەموو شێوەیەک منداڵ قەدەغە بکەین تا ڕادەیەک ئەستەما بەڵام ئەو ڕێژەی کە ڕێگە پێدراوە بۆ منە کاتژمێرێک لە ڕۆژدا یاخود نیو کاتژمێر بە پێی توانای منداڵەکە و بە پێی گونجان دەکرێت بە ئاسایی لێک بدرێتەوە بۆ ئەوی کەوا منداڵەکەمان لە ڕووی تەندروستیەوە بپارێزین لەو مەترسیانەی کە نەک هەتەنیا لە کاتی منداڵی لە دوا ڕۆژیشدا ئەگەری توشبوونی هەیە لایەنە دەرونیەکان ئێستا بەڕاستی ڕێژەی ئۆتیزم دکتۆر ئەو مەترسیانە کەینی لەسەر منداڵ بە دیار دەکەون هیچ کاتێکی دیاری کراونیە لەوانەیە لە کاتێکی زوودا دەرکەوێت لەوانەیە ماوەیەکی پێ بچێت تاوەکو دەردەکەوێت ساڵێکە دوو ساڵیان بە تایبەتی هەندێک نەخۆشی درێژخانێ وەکو شێرپەنجە لەوانەیە ماوەیەکی زۆری هەبێت ئێستا شێرپەنجە لە منداڵاندا بەڕاستی بربڵاوە جیا لە هەموو یارمەتی دەرەکانی تر یاخود کارتێکەر و هۆکارەکانی تر دیسان ئامێری ئەلکترۆنی و شاشەکان هۆکارێشترن بۆ ئەوەی کەوا منداڵ توش بێت لەبەرەوە دیار نییە بۆ نمونە بڵێ لەو کاتەدا توش بێت لەوانەیە دوای ساڵێک دوای چەند ساڵێک یاخود دوای ماوەیەک نیشانەکانی دەرکەوێت وردە وردە نەخۆشەکەی دەرکەوێت لە ڕووی دەرونیەوە ئەگە باسیەوەکەی نیشانەکانی ئۆتیزم زۆر منداڵ هەیە ئێستا بۆ نمونە بە تایبەتی وابەستەیە بۆی کە حەز دەکات بە تەنیا بێ تووڕەیە توانای هیچ شتێکی نییە بۆ نمونە ناتوانێت لەگەڵ منداڵی تر پێکەوە هەڵسوکەوتی هەبێت ئەوانە هەمووی تەنانەت شتێکێک کە پێدەڵێن ئۆتیزمی شاشە وا لێرە منداڵەکە هەموو نیشانەکانی جیابوونەوە و تێکەڵاو نەبوون و تووڕەبوون و بێزاری لەو منداڵدا ڕەنگداتەوە لە ئەنجامی زیاد بەکارهێنانی شاشە یاخود بە شێوەیەکی ناپێویست تێکچوونی خەوزڕان یان لە خەو هەستان یان خەو نەهاتن زۆر مەترسی گەورە لێرەدا ئەوەیە کە بۆ نمونە منداڵەکە دوو کاتژمێر پێش خەوتن نایە بە هیچ شێوەیەک سەیری شاشە بکات بەداخەوە منداڵ هەیە لەگەڵ شاشە خەوی لێ دەکەوێت ڕاستی ئێمە دەکرێت بڵێن لە هەندێک خێزاندا سنوور نەماوە یاخود هەموو سنوورێک بەزێنراوە بۆ منداڵ کە ئەوە هەر خێزانەکە هەموو خۆی پێوە گرفتار دەبێت هەم منداڵەکە دوا ڕۆژی دەکەوێتە مەترسیەوە توانای بیرکردنەوەی نامێنێت دەربڕین و زمان زۆر جار ئێستا منداڵ هەیە بڵێن لە قسەکردن دواکەوتەوە
کاتەکەری دەپرسی ساڵی یەکەم کە تەمەنی کەمتر لە ساڵێ بوو شاشەی پیشاندراوە هەر بەردەوام لە پێش شاشەوە کەواتە دواکەوتنی قسە یاخود دەرنەبڕین یان بێتوانایی لە دەربڕینی وشەکان ئەو بەهۆیەوەی کە تێکەڵاوی لەگەڵ دەوروبەر دروست ناکات واتە دەوروبەر ئاراستەکانی بۆ مێشک نانێرێ زیاتر لە شاشەوە ئاراستی مێشکی دەکرێت خانەکانی مێشک وا ڕادێت کە تەنیا وابەستەی ئەو تیشک و ئەو لێرە لێرانەوە بێت کە لە شاشەکەەوە دەردەچێت دکتۆر دەکرێت بڵین ترسیی گەورەیە کە باسی لەوەندە لایەنانەی ژیانی منداڵ دەردەکرێت دەکرێت بڵین ئەو حاڵەتانە دووسەرەیە ینی چونکە بەشێک لە منداڵان هەن فێری زمان بوون فێری کۆمەڵێک زانیاری بوون لە ڕێگەی شاشەکانەوە ئیدی هەتا دوایی دەکرێت حاڵەتەکەی دیکە مەسەرەن چۆن لێک بدرێتەوە یاخود شێوازی بەکارهێنانەکان چۆن چۆنی بن خۆی ڕاستێکی ئێمە ئەگەر لێکدانەوە بۆ فێربوونی زمانی تر بکەین زۆر منداڵ هەیە بۆ منداڵان فێری تورکی بووە لە بەکارهێنانی شاشەوە یان فێری زمانێکی ترووە ئەوە ناکرێ بڵین کارێکی باشە چونکە ئەگەر منداڵەکە هان بدرێ بۆی کەوا لە ڕێگەی بنونە خولەوە یاخود لە ڕێگەی مامۆستاوە یان لە ڕێگەی تێکەڵاوی لەگەڵ خەڵکی ترەوە فێری زمانەکە بێت زۆر باشترە هەم پاشخانێکی گەورەتر و دەوڵەمەندتر بۆ منداڵەکە دروست دەکات وە توانای دەربڕین و قسەکردن و پەیوەندی لەگەڵ کەسانی ئەو زمانە بەهێزتر دەبێت زۆر جارەیە بۆنمونە ئەوەی کە تەنیا لە شاشەوە فێر بوو وەلەو ئەوە دەکرێت بڵم تا ڕادەیەک دەگمەنە بەڕاستی نامەوێت هیچ دایک و باوشێک ببێتە هۆکارێک بۆی کە بەو شتە هەڵخەڵەتین لەوانەیە ڕێژەیەکی زۆر کەم لە منداڵان بۆ نمونە سوودێکی تەواو لەو شاشەیە ببین بۆ فێربوونی زمانێک بە شێوەیەکی دەوڵەمەند بە شێوەیەکی وا کە تەواو ڕاهاتبن لەبەرەوە ئێمە بەڕاستی دەبێت خۆمان بە دوور بگرین لەبەرەوەی مەترسیەکانی شاشە و بەکارهێنانی شاشە و مەترسی لەرەکانی شاشە لەسەر مێشکی منداڵەکە ئەوەندە زیاترە بە هیچ شێوەیەک بە فێربوونی زمان یاخود بە فێربوونی شتێکی تر پاسان نادرێتەوە چونکە گرنگترین شت ئەمە ئەومانە بیر نەچێت فێربوونی زمانی دایکە هەموو وڵاتانی پێشکەوتوو بە تایبەتی ئەو منداڵانەی کە زمانی دایکیان هەیە دانێ فێری زمانی دایک ببن بەداخەوە منداڵی ئێمە فێری زمانی دایک نەبوو بە تەواوی فێری زمانێکی تر بووە ئەوە دیسان خراپێکی تر دروست دەکاتەوە کە مێشکی تووشی دوولانی یاخود دوو ڕێگای جیاواز دەبێت ئەوە زمانی دایک پێویستە منداڵەکە بە تەواوی فێری بێت تەنانەت لە قوتابخانە پێویستە بایەخی تاوا بە زمانی دایک بدات ئەو جار زمانی دووەم بکاتە ڕێڕەوێک بۆی کە منداڵەکە پێدا بڕات ئێستا زۆر جار بە تایبەتی ئەو کێشە و گرفتنە لە وڵاتمان سەری هەڵداوە بەڕاستی بۆنمونە هەمومان شانازی بۆی دەکەین کە منداڵەکەمان لە قوتابخانەیەکی ئینگلیزیە و لە ماڵەوەش بە ئینگلیزی قسە دەکات بەداخەوە من زۆر جارە و کەسانە دەبینەوە کەزانەی کە منداڵەکان دێت کە دەڵێ دکتۆر بە ئینگلیزی قسەی لەگەڵ بکەم من خۆم حەز ناکەم بەڕاستی بە ئینگلیزی قسەی لەگەڵ بکەم لەبەرچی لەبەرەوەی کە هان نەدرێت کە فێربوونی زمانی ئینگلیزی بۆن لە تەمەنیی سەرەتایی کارێکی باشە بەڵام لە کاتێکدەکە زمانە کوردەکەی تەواو نییە یاخود شەخۆشڕ دکتۆر بامە بینە سەر چارەسەریەکان چونکە ئەوەی ئەتوو باز دەکەی خەڵک هەمووی 100% عکسیوی دەکا 24 ساعت موبایل لە دەستی خۆیەتی لە دەستی منداڵەکانێتی لە ڕێگەی موبایل فێری هەموو شتێک دەکەن هەتا کۆتاییەکەی چارەسەرەکانی من چەند خەڵک دەخەمەڕوو یەکەمیان پێویستە بە تایبەتی دایک و باوک ئێمە بەڕاستی گەورە دەتوانێت تا ڕادەیەک زاڵ بێ بەسەر خۆیدا هیچ نەبێت لە بەرچاوی منداڵ پێویست ناکە ئەو بەردەوام لەسەر شاشەوی ئەوە یەک نەبێ لە خۆیانەوە دەست پێ بکەن لە خۆتەوە دەست پێ بکەی بەڕاستی چونکە ئەگەر دایک و باوکەکە بەردەوام لەسەر موبایل بێ تۆ هەم بوارەوەت نێ پێی بڵێ هەم ڕێگەی ئەوەشت نییە پێی بڵێ لە بەرامبەردا دەڵێت تۆ خۆت بەردەوام لەسەر شاشە و ئامێری بۆ هە من دەڵێ و بە تایبەتیش دایک و باوک بەڕاستی بواری ئەوەی نییە لەبەرەوەی زۆر بەکاری دێنێ وا لەگەڵی تێکەڵاو دەبێت بوارەوەی نییە کە بە منداڵەکەی بڵێ لای بە ئەوە خاڵ یەکەم خاڵ دووەم بە شێوەیەکی نەرمونیان و بە شێوەیەکی لەسەرخۆیی مەترسیەکانی ئامێر ئەلکترۆنیەکان بۆ منداڵەکە ڕوون بکەوە دایک و باوکی ئێمە بەداخەوە چۆنە بۆ منە جارێک پێی دەڵێ لای بە ئامێرەکە لا بە سەیری مەکە موبایلەکە بەکاربێنە جارێک منداڵەکە گوێی پێ نادا یاخۆت بۆ منە ئەو بە شتێکەوە سەرقاڵ دەبێت لە سەرەتی دووەم جار ئەوە نییە پێی بڵێ بە تووڕەی لێ هاوار دەکات یاخود لێ دەستێنێ ئەوە کاریگەری خراپتر لە سەری دروست دەکات وا دەکە منداڵەکە هەوڵدا بە دزیەوە یاخود بە شێوەیەک کەسی لە دیارنەیە بەکاری بێنێ لەبەرەوە بە نەرمونیانی مەترسەکانی بۆ ڕوون دەکەیەوە بۆی کەوە پێی بڵێ ئەو بەکارهێنانی شاشەیە
ئەگەر بۆ گەورەش مەترسی تاڕادەیە کەمتر بێ لە منداڵ چەندە مەترسی دارە بەناڵنەوە بۆ گەورەکان گوتیوە ڕێگەی هەیە بەڵام دەبێت پێی بگوترێت کە بۆ منداڵ مەترسیەکانی زۆر زیاتر گەورترە لەبەرەوەی مێشکی منداڵ گەشە دەکات. خاڵی سێم ئەوەی کە زۆر گرنگە ئێمە پێویستە منداڵ لە ماڵەوە سەرقاڵ بکەین بەکاری تر. زۆر کاری ئاسان هەیە بۆ نمونە کتێب خوێندنەوە، بۆ نمونە وێنە کێشان، بۆ نمونە ڕانکردن یان ئەنجامدانی چالاکی وەرزشی یان کێشەکەەوەی ئەو شتانە بەشێک لەو بابەتانە ڕەنگکردنە وێنە کێشان هەمووی لە شاشەکە هەیە تێدەگەم مەبەستەکە خۆی ئەگەر مەبەستت بێت بۆ نمونە منداڵ زۆر جارەیە بەشێکی زۆری ژیان لە قوتابخانەیە ئەوەندێک کە دێتەوە ماڵەوە بۆ نمونە دەکرێت بەنا خواردنە بە کتێب خوێندنەوەیە من پێم خۆشە بڵێم ئەوە یەکم ئەنجام داوە ئامارێک خوێندنەوە لە شاری هەولێر ڕێژەی خوێندنەوەی منداڵ سەدا حەوتی منداڵ چەند خولەکێک دەخوێنێتەوە ڕۆژانە ئەویش دڵنیان نییە ئەگەر لە کاتی قوتابخانە بێ ئەوە هیچ ئەگەر لە کاتی قوتابخانە نەبێ یاخود کاتی پشوو بێ جارجارە دەخوێنێتەوە جارجارە کەواتە ڕێژەی خوێندنەوە هەر نییە منداڵ ئەگەر تۆ بوون دایکەوە وای ڕای بێنێت ڕۆژانە 5 خولەک نیو کاتژمێر کتێبێکی بداتە دەست بخوێنێتەوە هانی بدات بەردەوام خۆی پێوە دەگرێت یان یاری زۆر جار یاری هەیە بۆ بە تایبەتی ئەو یاریانەی کە لەگەڵ بیری منداڵ گەمە دەکەن کاتێکی زۆر منداڵەکە خەریکی یاریەکە دەبێت تۆ بە سیرکە لە ماڵەوە کاتێککە کۆمەڵە یاری بەکاردێنی بۆ نمونە دەدەی بە دەستی منداڵەکە بەڵام ئەویش سنووری خۆی هەیە نەک ئەوەی کە ژووری منداڵەکە پڕ لە یاری بەڵام هەمووی بەسەرێکەوە بۆ بکڕی گۆڕانکارتی دانەکەی پێویستە بۆ نمونە مانگانە یاری تازە بۆ منداڵەکە بێنی هەمووی بەسەرێکەوە نەکڕی لە کۆڵ خۆتی بکەوە ئەو هەنا چەند یاری چیە بە چ شێوازێک خۆشەویستی یاری بۆ دروستەکەی پێی دەڵێ بۆ ئەو یاریانەی کە دەزانی لێ بێزار بووی یان بەکاری ناهێنی یان حەز بێ نەماوە بیبەخشە هەم فێری بەخشینی دەکەی هەمیش یاریێکی تازە بۆ منداڵەکە دابین دەکەی کە لەوانەیە چەند ڕۆژێکی بەردەوام لەسەر یاریەکە بێت لەبەرەوە ئەنجامدانی یاری ئەنجامدانی چالاکی گەشتکردن کارێکی زۆر ئاسانە بۆ نمونە پێنجشەم و هەینی کە منداڵ بەداخەوە دیسە مەترسیچکە لێرە ئەوەیە ڕۆژانی قوتابخانە شاشە نادەنە منداڵەکە بەڵام پێنجشەم و هەینیەکە هەمووی پڕ دەکاتەوە لە بەهانی تا ئێوارە لەسەرێتی ئەوە ڕۆژی خۆیەتی دەڵێن تۆ کە ئەگەر سیرکەی 12 کاتژمێر لە پێنجشەم بەکاربێن 12 کاتژمێر لە ڕۆژی هەینەکەی واتە دەکاتە 24 کاتژمێر دابەشێکە بەسەر هەفتەکە لەوانەیە ڕۆژانە 3 کاتژمێر 4 کاتژمێر ئەمە هەمووی مەترسەکانی زۆرن پێویستی بە هەڵمەتی گەورەیە لە ڕاگەاندنەوە مامۆستایانی و دکتورەکان هەمووی وا بزانم ئێوەش پرۆژێکی تایبەتان هەیە ئەم ساڵ پار ساڵیشتان هەبوو وەڵا پار چاڵنجی ئەم ساڵ بەتەمای چینە شتەکانم پارە هەڵمەتی زووخۆتنی منداڵ بوو کەمپینی منداڵەکان بخوێندنەوە ئێستا چاڵنجێکی کەم هەیە ئەو چاڵندە جیا ئەوە چاڵنجێکی خۆمە بەهۆی نەورۆز و ژینگەوە دامناوە بۆ ڕاستی من دەمەوێت بۆ دوورخستنەوەی منداڵ لە شاشە منداڵ سەرقاڵکەین بە چاندنی گوڵ بە خۆشەویستی ژینگە بە ژینگە پارێزی بە دڵسۆزی بۆ ماڵەوە بۆ نمونە دامناوە ئەو چاڵنجە لە ڕۆژی نەورۆز و پێش نەورۆزەوە دامناوە هەر منداڵێک لە ماڵەوە گوڵێک بڕوێنێ لەناو مەرکانێک بێ یان لە شوێنێک بێ بۆ نمونە لە ماڵەوە وێنەکەی لە کۆمنت دابنێ لە پەیجی خۆم دوای تەواو بوون 3 منداڵ بانگ دەکەین ئەوەی کە وێنەکان جوانترین بۆ لە ڕسمەکە لە وێنەکە و لە چاندنی گوڵەکەی خەڵاتی دەکەم ئەوە هەر خۆمە و خەڵاتدیسان چوە سەر تەکنۆلۆژیا وێنە ناردن و هەر دەبی من لە سەرەتاوە گوتم ڕزگار بوون نەک ڕزگار بوون بڵێ واسێنانی تەواو لەو بابەتە ناکرێت ئێمە ناکرێ بڵین تەواو دایخەی ئەو دەرگادا ناخرێ بەڕاستی ئەو مەترسی دروستەکە بەشێکە لە ژیان نەک بەشێکە لە ژیان ینی هەموو کەسێک بە تەواوی تێکەڵ بۆ لەگەڵی ناکرێەوە چی بکەین و باوکیان وێنەی ئەوان بگرێن لە ڕێی خۆیانەوە بۆ بنێرن لەوێ ناخۆی شتەکەیە دایک و باوکەکە وێنەی منداڵەکە دەگرێت کە گوڵەکە دەچێنێت تەنیا لە پەیجی من دایدنێت
دەبێ ئارەوەدە بکەین ناکرێم بۆ منە زەحمەتی بخەینە سەر هەموو منداڵەکەم بڵێن وەرە گوڵەکەت بێنە کلینیک لێ بیچێنە ئەو بەڕاستی ئەستەمە ئێمە تەنیا هاندانێکە بۆی کە بەڕاستی منداڵەکانمان هەم بکەینە خۆشەویستی ژینگە هەم دۆستایەتیان بۆ گوڵ و سەوزایی زیاد بێت ئەو چاڵەنجە من وەکو خۆم تەنیا ڕامگەیاندەوە بەڕاستی بەبێ گەیاندن بە بۆنە لانی ڕاگەاندن و ئەو جۆرە شتانە تەنیا ئەوەیە کە لە پەیجی خۆم وەکو بۆچوونێکی خۆم من کلینیکی خۆم بەڕاستی و کردێتە گوڵ ڕێژەی سەوزایی لەوانەیە بگاتە 125 سەداسی ئەگە زیاتریش نەبێ سەرەوە و خوارەوە و دیوارەکان و هەر هەمووی هەر چوار دەورێکەوە هەمووی گوڵە بەشێکیشی زۆر بەڕاستی لە ناو ئاوە من ئەو بیرۆچونە خۆم دایناوە لە چەند گوڵێکی تایبەت هێ ناو ئاو بەخێوی دەکەم هەم ئاسانترە هەم تا ڕادێک تێچووی کەمترە هەمیش بەرداوام ئاودانی ناوێت بە 2 هەفتە جارێکیان 10 ڕۆژ 15 ڕۆژ جارێک ئاوەکەی دەگۆڕی و خاوێن دەکەوە ئەو چالەنجەم ئەوەیە یەکەمیان بۆی کەەوە منداڵ لە شاشە دوورکەوێتەوە دوێمە بۆی کەەوە منداڵ حەزوو ئارزووی بۆ ژینگە هەبێت سێمە بۆی کەەوە ماڵەکانمان بکەینە شوێنێک کە ڕێژەی هەوای پاک زیادکەین بەڕاستی دار و درەخت ڕێژەی ئۆکسیجین بەرز دەکاتەوە لەبەرەوە ئەگەر بمانە هەوای سازگار هەڵمژین لەوەی کە ئێستا ئەو سەوزایە دەبینی بەڕاستی ڕێژەی هەوای سازگار ئێزگار زۆر زۆرە لە دووکەڵی ئۆتۆمبیل و لە جۆرە هامادەی مەترسیدار و ترسناک دەکرێت زۆر ئاسانە من لێرەوە دەمێت بە هەموو منداڵانیش بڵم بەڕاستی ڕاستە خوب بە منداڵان بڵم هەر یەکێک دەتوانێت بۆ نمونە ئەو ساڵ کە دەست پێ بکات یەک گوڵ بچێنێت یەک گوڵی سادا دەکرێت مانگانە دووبارێکاتەوە تێچووی نییە زۆر ئاسانە زۆر جار کەس دەڵێ پارەی دەوێیان تێچوویەکی زۆریە هەر خۆی بۆ نمونە هەیە گوڵە وردە وردە گەوردە بەلاخ لی کاتەوە شێوازی چاندنەکەی فێری منداڵەکە بکات بۆ نمونە مانگانە گوڵێک بچێنێت ئەگەر مانگانە گوڵێک بچێنێ منداڵێک لە ماڵەوە بە 1 ساڵ دەکاتە 12 گوڵ کەواتە ڕێژەکەی زۆر زیاد دەکات سەوزایی زیاد دەکات جوانی زیاد دەکات و ڕێژەی ئۆکسیجینیش بەرز بێت هیوادارم بەڕاستی زۆرتری منداڵ لەو چالەنجەی منی ئەو ساڵ بەشدار کرد ئینشەڵا و نیازم هەیە ساڵی داهات و شێوازی جیاوازتر گەورەتر بیر و بۆچینی زیاتر بخەمە ناو چالەنجەکە دەستخۆش بێ دکتۆر گەلە خۆشحاڵ بین زۆر سپاس دەکەم فەرماندو نەبی ئەخوا وای هەر بژی دکتۆر ماندی نەبن سرودێکی تایبەت بەو دەنگە تایبەت ئەوڕۆ سرودەکان زیاتر لوکاک شوانیەوە زیاتر بادی مهم ئەوەی خۆش بی هەوسان دەرێن دەبێتەوە هەر پێشت خۆشە بەس فەرقی نییە بەس پێشت خۆشە بادینی یا الله باوڕۆ خوش یا وجینه
خودی ما بگین تا مجلس و پیغمبری صلی الله علیه و سلم البحشت الفردوس دست فيت مبارك أو كاسر تجي خوش بيها اللهم والله درجة نعمة خودي بي ويهرب تسبيحة هربية ما مستعان تسبيحة هربية هر والله يزور من قاري والله كان تثبيته هنا والله زور بله بس يزوان هلا نقرم او برادر اللي بينا مثلا استا يعني او زوانيا في اتياد بدات تبريها بيش قد زوان يشبيه اي طبعا اشتا خاصه كان بس لما استا اتياد ويبدا جوانيا ولو كان مثلا اشتي خاص هي هرد قرت بي بس ججلان او بيش ججلان لا والله استعمل لكم ناخذ اخلوه دات او مثلا انغستيدا ساعات تسبيح وانا نظام من قطع ساعاتك شو يا قدر يبقى بيش لا والله اسهل نو والله حكي ساعاتك انا عارف بيجي السلام عليكم بتساوان كل شيء درجة كذا بتعين بس ضبط شيء ده فورم باختياري والله يلا أفكاري ما أرام باختيار كل شيء ورا بخبرام ورا كل شيء بخورا استوديو ورا لهولي السلموني بجاري أفكاري ما أرام باختيار دي سام تقال وان كارمندين كو إشجرن خدماتت كن وقت تخوش در باسكين ناف مالت خدا ناف كسو كارت خدا أو مجيلي خدمت كنا أرام أفدم تباش چوانی صحتات رمضان چوا در باز بود سلیمانی فرمو ورا کرم جوان سلاو پاشوتان باش اندری نازم رشد بو نوس ابوك كل تخاردن لپشتیەوە بینم ئێستا تەلەڤیزیۆنم لە پێشە دووکەڵ بەرزە بێتەوە نازام گۆشتیان لە سیخ خەریکن ئەمڕۆ شتەکە پێچەوانە بووەتەوە من لە بەڕێوەبەرایەتی دابەشکردن و کۆنتڕۆڵی کارەبای سلێمانیم لێرە بەشێکی گرنگی کارەبای بەڕێوەبەرایەتی کارەبای سلێمانیە کە لێرە بە تایبەتی پاشێوان کە هاوڵاتیان هەڵدەسن بۆ پاشێوکردن ئەم کارمەندانە کە لێرە یەشەگرن لێرە دابەشکردنی کارەبای سلێمانی لە ئەستۆی ئەمانە بابزانین مانگی ڕەمەزان و پاشێوکردن چۆن بەڕێ دەکەن و ئێستا دەبینن کارمەندان هەمویان لە ئەرکدان و لە کاتی کاری فەرمیدان بۆ چاودێریکردنی دۆخی کارەبا لە سلێمانی و بزانن ئەو شوێنانی کە لۆدیان لەسەرەکە ئێستا خەڵکە لەسێ بۆ پاشێوکردن سڵاو لێبێ با لە تۆ دەست پێ بکەین ئەگەر باسی کاری ئێشگری خۆتاما بۆ بکەن لە کۆنتڕۆڵ و دابەشکردنی کارەبای سلێمانی لە پاشێوان بەرنامەکان چۆنە بێ کە هاوڵاتیان هەڵدەستن بۆ پاشێوکردن ئێوە دەزانن کە هەستاون کە لۆد لەسەر کارەبا دروستە بێت و کەشی ڕەمەزان لەگەڵ ئێوە چۆنە بۆمان باس بکەین. سڵاوتان لێبێ بەخێراتنی کەناڵەکەتانەکەین بەڕاستی ئیشی ئەمە زۆر قورسە لە ڕەمەزانە بە تایبەت لە کاتی هینە لە کاتی پارشێوە عادەتێکی سلێمانی هەیە هەمووی بەیەکەوە یەک جار بۆ یەک شتە چێ یعنی کە لە کاتژمێر نزیکی سێیە هەر هەمووی بەیەکەوە هەڵەسێ جا ئەمە زەختێکی زۆر زۆرە چێتە سەرمان کارەبا ئەبرن خەڵکیش گلەی یەکاڵێ چۆن ئێوە وێزگەکان ئاگادارەکەنەوە وەڵای لە ڕێ ئەم جیازە و یان لە ڕێ ئەم تەلەفۆنانەوە زۆر ویزگە هەیە هینی هەیە جیازی هەیە زۆر ویزگەش هەیە بە تەلەفۆن ئاگاداریانەکەینەوە فیدەرەکان ئەبرین تەوە نێمە کۆنتڕۆڵی مەرکەزی ئاگادارمانەکات تۆڵە سلێمانی لۆ دەبەرز بۆتەوە ئەبێ تەخفیزکەی جا خەڵکیش گلەیمان زۆر لێکاڵێ لە کاتی بانگایە لە کاتی پاشیەوە تۆ کارەبامان لێ بڕیکا ئێمە دەسەڵاتمان نیەوە زۆر سەرفەکەن ئێمەش مەجبور بیبڕین خۆش بێ بە ئەم کارمەندانی دیکەش بەسەر بکەینەوە سڵاوتان لێبێت داینشە لە شوێنی خۆت خەریکی کاریت ئێوە چۆن نەزانن ئێستا لۆدی کارەبا زیادی کردووە لە گەڕەکەەکانی سلێمانیا خۆ لەسەر محاویلەکان خۆی عادەتەن ئێستا کاتی پاشێەوە تر تۆزێکە کار پاشە دەست پێکات لۆد سەرەکەوێت لۆدی کارەبە کە لۆ سەرکەوت ئێمە لە ڕێی کۆنتڕۆڵی مرکزیەوە پێمان ڕاگەێنن کە مێگاواتەکان سەرکەوتەوە تر بەپێی تەنسیق لەگەڵ ئەوانە بەرنامی کارەباکە دابەشەکەین و بەس ئێستا حاڵی حاضر ئەم کاتێککە ئێستا قسەی تیاکەین سلێمانی فول لۆدە بەس تۆزێکی تر ناچارە بین دەستکەین بە تەخفیزکردن
لە فیدەرەکانە بۆی بە شێوەیەکی یەکسان هەموو گەڕەکان بەریان کەوێت بۆ شێوەیە باش ئەی باسی پاشێوکردنمان بۆ بکەن چۆنەوە پاشێوەکەن لەو کاتەیە کە ئێستا لە ئەرکان و ئێستا تقریبا سعاتێ نیم ساعتی کە پاشێوە کرێ وڵای بەنسبە پاشێوە ئێتر خواردنوشتمانیان ناوە ئامادەیەکەین و احتیاجی پشتی ساد و ساکارە لەگەڵ جەماعەت هەمومان بە ڕۆژوین و ئیشەکانی خۆشمان بەجێبەجێەکەین زۆر سپاس هەردێکە لەگەڵم بێ بە ئەم کارمەندانی دیکە شۆر بگرین لێرە بزانین لێرە سەرقاڵی چین ئەم بەشیان چییە سڵاوتان لێبێت ئێوە مانگی ڕەمەزان چۆن بەڕێیەکان بە تایبەتی کە ئەرکی ئێوە لە کاتی پاشێوکردنا بۆمان باسکەوە کارەکەی ئێوە چۆناییە کاکەجان ئێمە کاتی ڕەمەزان هەر وەکو خەڵکانی ئاسایی ئێواران لێرە بەربانگەکەینەوە بۆ پارشێوانیش چەند شتێکی ئاسایی لێرە بۆ خواردن بۆ پارشێ و هەر وەکو خەڵکی ئاسایی خواردنیشی ئاسایی ئەخۆین و هەر ئەونا باشە کارەکەتان چییە لێرە لە لای ئەم تەلەفۆنانەوە دانیشتون کاکەجان ئێمە دابشکردنی کارەبامان هەیە دابشکردنی کارەبا بڵێن ئەو بەرۆکە ئیسە و برادەرە قسەی کرد ئەوە ناوشارە ئێمەش گوند و قەزاو ناحیەکانە ئیتر کاتە ئەو کارەبایی کە بۆمان دێت ئێمەش تەوزیعەکەین بەسەر هەموو گوندەکان و بەسەر ناوشار و بەسەر هەموو فیدەرەکانە ئاوایی کارەبا دابەژەکەین زۆر باشە دەستان خۆش بێت لە مانگی ڕەمەزان قەت هەبووە ئێوە لە کاتی پاشێوکردن مەسەلەن هاوڵاتیان پەیوەندیتان پێوە بکەن گەڕێکی کارەبای نەبێ ئێوە خەریکی پاشێوکردن بن ینی نەتوان پاشێوەکە بکەن خەریکی کاروباری هاوڵاتیان بن بە تاکیدی ئێمە 24 کاتژمێر ئامادەین بۆ ئیشکردن زۆر جار هەیە لە نیوە شەوە لە هەموو کاتەکانی درەنگە کێشەی فیدەرمان بۆ دوورزە بێ ئێمەش تەبیعەتی ئیشەکەی ئێمە بەم شێوەیە حەزەکەم ڕوونکردنەوەی لەسەر ئیشەکەمان بین ئێمە وەکو دەرەوەی شار و ناوشاریش هەمان ئیشمانەیە کاتێک کە کێشەیەک دروزە بێت لەسەر فیدەرێک ئەرکی ئێمە چییە ئێمە ئاگادارکردنەوەی بەچی چاکسازی فیدەرەکان بۆ ئەوەی کە تیمی مناوەبەوەکو ئێمە تیم مناوەبەش دەوێ هەوەیە بێت کێشەکە چارەسەرکە کێشەی فیدەرەکان ئیتر لە هەر کاتێکا بێ ئەو کێشانە ڕوبەڕوومانە بێتەوە زۆربەی کاتی شەوانی لە درەنگی شەوە دەستان خۆش زۆر سپاس ژوان هەنەریان ئەمە لە بەڕێوەبەرایەتی دابەشکردن و کۆنتڕۆلی کارەبای سلێمانی پاشێوکردن و ئەرکەکەش لە هەمان کاتە بەم شێوەیە بەڕێوە دەچێت بەڵێ ئارەم ماندوو نەبی دەستەکانت خۆش سوپاس ئەوەتەوە ئەمە هاتینە دەرێ تکەما خوارد گۆشتما خوارد هەموو شت ئەو شەو ئەمە بردمانەوە ژوان ژوان بخۆ ئافەت چاوەکەم ئارامی مهێلە ها نەنە لە ئارامی گەڕێ بخۆ بخۆت مگوژبەر ها هەمی گۆ ئەوت خۆت ئەم ناخوین جاب شەوە عەکسە ئێستا شەو عەکسە ئەدی و هەموو شەو بەدڵی ئەو نابی دەڵێ بەڕێزان جارشی دیکە هاتینەوە دەرێ لەگەڵ ئەم گروپ و ئەم تیمە تایبەتی شاخەوانی بەشێکیان شاخەوانی و بەردەوانیش تەواوم گودوانە بوو ئەنی تەنیا ئەوە نییە بڵێ کە شاخەوانی دەکرێت ئێستا بەردەوانیشەیە بەردەوانیش ئەوەی کە کاک سەربەست باسی کرد تۆزێک بەسەر شاخی ڕق و ئەوانە دەکەوێت و پێداویستەکانیشان تقریبان هەروەکو شاخەوانی کەمێک جیایە دەدویست بە کەمێک زیاتر باسی شاخەوانی بکەین مایکەکە لای تۆ ژوان مایکەکە لای جەماعەتی ئەو لەوەیە باشە کەمێک زیاتر باسی شاخەوانی بۆ بکە لە شاخەوانیدا جگەلەوەی کە تەندروستیەکی باشت دەبێت کە وەکو وەرزشێک وایە لە ڕۆی ڕۆحی و دەرونیشەوە چ شتێک پێدەبڕدرێت کاتێک کە کەسێک شاخەوانی دەکات لە ڕۆی ڕۆحیشەوە ئینسانێندا کە تێکەلی سروش دەبێتن ئەوکو برێ ینی لە دەشتێتە دنیایەکی تر ئەنی ئەو خەموشتانەی هەیە لە بیر دەکەی فکر لەسەر ئەوە کو دەچی کو دێیەوە ینی ئەو هەنگاوەکان داوی کوشت جیەکەی دەبڕی کو دەچی ئەو جیانێک هەیە شارەزا دەبی دواشی تر هەیە لە شاخەوانی ئەتوانی ناحیە کۆمەڵایەتی
مثلا هيا برادر سام لهوريرم لسليماني برادرم هيا بواسطة شاخواني ياخذ بيني الشو مانوا حتى سان نم دتوان لما لدوركم استاد دتواني شو دو شو سي شو للشاخواني بمينه هوا فرصتك شي باش لما على دور دكيو ولا خذ اي تقريبا يعني انسان فير ده بلاش لما دور دك شيء ديكار هزور مهم هيا اما للشاخواني فيني يعني جينجا باريزي بوينه براسي نك اشاي خمان اواني كخلكش فريده داتن هل يدغرينا ولا غير خمان دهينينا شتي تريش فيد وين الشاخواني زور زاد اما كاتب فربارين دچنا شاخواني لبو او پرول او گیانه ورانه که برسیده من لکاتب فربارین خواردن لگر خمان دبن لسبب دکان دادنین بو او يعني برسياتيان نمينات بتابتي كب فرباري وبفركه دمالن وانا او لسر بردو بندار كان دادنين بو او جانورانه يعني لك اكثر بس مبرسي يعني اواني كم ترسي هي باسي كر يعني بداخه وكسك شهيد بو لا يعني لبردواني دا او هبو جگەلە وەش حاڵەتی خۆش پێکەنی ناوی ینی شتێکی سیر و سەمەر هیچ شتێکی وا هەیە کە ڕوویدا بێت زۆر زارەمە ینی هەر بەخۆی کە هەتا دەچین و دەگەڕێینەوە بە پێکەنین دەچین و دێنەوە ینی بە سوابەت و بە پێکەنین و بەڕۆبواردنێکی خۆش دەچین و دێنەوە یان دەچێت دنیایەکی تر ئەو خام و خەفەتە هەیتر لە بیری دەکەی کاک باش ئەو خواردانەی کە دەیبن باستان کرد کە خواردنە لەگەڵ خۆتان هەڵی دەگرن قەت بووە لە شاخەوانیدا خواردن تێش لێ بنن خواردن لێ بنن لەوێ شوێن ئەوانەی کە مەسەرن چۆن هەر کەسە بۆ خۆی لێ دەنێت یاخود کەسێک هەڵدەستێ خواردنێک ئەوەی کە دەستاوی خۆشە هەر کەسە بە خۆی لێ دەنێت بەڵام عادەتەن بە کۆمەلیدا دەنیشین پێکەوە دەخۆین خواردنەکان یعنی وەکو برێ خواردنەکان دەگۆڕینەوە لەگە یەکتر چێ ئەوەی دەستاوی خۆشە لە ئێوە خواردنەکە لێ دەنێ لە مام عەلیەکمان لەگەرە ماشەڵڵا کاسە لێرە مام عەلی لێرە نییە لەگەرمانە لە ڕێکخراوی ڕێزمانێ بە مام عەلی لە ڕێکخراوی شاخەوانی هەلووە یعنی ماشەڵڵای لێبیتن ستان لێ بۆ دەکا هەموو جارێ والله شي واه زور زار هيا لقرا خوي دين زور لين درج لومان حاضر دكاتن جارك توينا هالقردي لبير مسار دي شي له حاضر كده هروها لتكاوشتي واش حاضر كده شي وقت سبو برنجو مرقه وشتي واش قد تشريبي دخون والله ساعه تشريب من تشريب من اخوات شار لا شاخواني تسخوش بخوي سپاس والله هر شتێک لە شاغبی هەر شتێک لە ناو سروشبی خۆشە هەمووی خواردنەی لەوێ دەخوری مەسەلەن بوونمە خواردنی ئەو شتانە مەسەلەن چارەزات شیرینی میوە شتێکی خۆش دەگرنەیە لە شاخەوانی ئەوها باس بکەیت بەخۆش زۆر ئەو یەک دەقەسیدە خورما ڕوون بە هێلکە گەلە خۆشە خاصن لە سەرما ئار زۆر خۆشە ینی برادران شاخەوانی هەر وەختی دیکەش هەر خۆشە خۆش ئەو شاخەوانی خاصن هەواکە ساڕ بیتن زۆر دەخورێتن ینی برادران دائما حەزیانەیە خورما ڕوونەکەی بخۆن خاصن ئەگە ماسی مەڕیش لەگەر ماسی مەڕش ئەوزە ئەمن زۆرە کێنێ دەمبن هەر وەختەش دێ ئەمە لە خزمە داینە ئەو خورما ڕوونەکە حەزم نییە کاک هەندێک ئەم سبەینا کە دەچم ئەستوکەشی دەکەم لە ماڵی برادران لە من خردە بنەوە لەگەڵ ئەستوکەی دەری ماشەڵڵا ئەستوکە زۆر خۆش دەخورێتن مثلا خورني مثلا في تفيا تشوف مروفي بتخورني تشتك مروفي بتهكا خدينا كت مروف ما قاصيجي مروف مفويجي ورقرت يعني مروف خو بيب راقرت خو او خو خورما ورون همو زيادر خورما يان قصب لقر بين خود بي رادا قريتن خورما اري ولا خو بي راد خورما لا زيادر همو خورما وقصب تدقدابن زور زاريش او بطاطيت كلاي ام بين او زور باشن يعني خو بي راد قريتن زور باشنه و پتاتانه یان هلکیت کلای اوی زور یعنی چون هم پروتئین نوانه او تشانت باشن هم وزيجي هم خورنا وهم بو جسمي مروجي بگرم بتا شتو شواهد من الجها بله هم زور شوان منینه ورچیات یک شو دومینه و یان زیاتر بخوای بزوری شواکه یک شو اگر کوبی بکنه دنا بزور یک شو دومینه اینه خواردنی او دوستی جمعش لگره خمانده بینه مثلا ایس بینان و ایواران فرقی هیا که لگره خمانده بین ایواران بزوری او خورما خدا و شیوه اگر لگر یا خوان مام عمر خدا نه برچاف کن اوی چه اتو رنجدر بله ماشاءالله چاک بخود تکر تو حش شاید کی دیاره خوشت ساله داری بله زوزو ساده کی بخود یا خوشترین ساله داری لسرداره لسرداران كم عمر بدي تو چند ساله شاخوانی دکت چند ساله امن 2 ساله 2 ساله تازه کتینه همو زاري كتلي وكوبو وتساكت بيان همو كات اوان بي اوي خوتا اوي خوما بله همو كات بيما او 2 ساله اوت بيه
و دوو ساڵ بزرت نەکردی هیچ قەت بزرم نانەچکە هەر کەسە و ئەشیای خۆی پێ و لە نزیکی خۆشتی لەو کاتێک کە هەر دەستی هەر کەسە دەزانی چی پێ بوو ئاشیای ئەدی یەکێک تەمبڵ بی لە ناو شاخەوانەکان قبول دەکرێت یان جارێک دوو جار تەمبی دەکەن یاڵا بڕۆ نا تەمبەر بەخۆی یەک جار دەچیت کە نایەتەوە یەک جارە تۆی دەکات زارێتەوە بەسەیدا یعنی زۆر تەرجیعای تەمبەر بکەین ناگەڕێن یعنی پاش بکەویتە ئەم زۆر محاولیگەت کەن یعنی نەمینێتەوە قەت بووە مەسەلەن یارمەتیە دەی قەت بووە مەسەلەن کاکڕەنزەر بچنە جێکی دوور شتان لەبیر چووبی کورە ئەوەمان لەبیر چوو ئەومان خێمان بەخوای هەیە زۆر هەیە مەسەلەن زۆر جار حالەت هەیە مەسەلەن بێکۆدیانە بۆ نمونە بۆ بێکۆدیان زۆر دوورە ینی مەسافەی زۆر دەن ئەگەر حسابی یەک سەر ڕێ بکەن تقریبان 7 ساعتە 7 ساعت و نیوە ئەتو ناکری لەوێندری ئەگە شتەکرد لەبیر کرد زۆر جار شاخەوان هەیە کە لەوێندرێ دێتە خوارێ یان ئەوەی لە ڕێی دەچیتن ئەو شتانە یەکدر هەردەگرنەوە لە ڕێ کە دەگەنێ کاکە ئەوەم دیتەوە ئەو شتە هەیە ئیچەیە یان ئەو شتانە هەیە ئەو پرسیدانە هەیە یانە پێش ئەوەی بڕۆن مەسەلەن و خۆتان حازر کیرە چوینە بەڕێکەتین بەخوای هەیە ئەو شتانە شەیە بەڵێ زۆر جار هەیە مەسەلەن ئەو شتانە هەیە مەسەلەن چی لەو مەجموعە زوو شتی لەبیر دەچی والله ئەو مەجموعەیە تقریبان هەمووی مەجموعەی زۆر باشن بەڵێ مەجموعەی زۆر باشن بەڕاستی من یەک بەخۆم بەڕاستی حەسوودی بە مەلا عومەر دەبم قورماڕوونی لەبیر کردیا لە شاخەوانی حەسوودی پێ دەبم مامۆستا عومەری بەڵێ ئارێ وەڵڵە ئارێ وەڵڵە بەتوانایە بەڕاستی یعنی ماشەڵڵا بەسەر چێوی دەماوەندی کەوتووە بەڵێ بەڵێ یەک لە تەکنیکارە هەرە بەناو بانگەکانی وەڵڵا مام سەردار و مام عومەرەوە دەمەکە منێت تێکێکیان بژمە مام عومەرەوە مام عومەری باسی کرد کۆک سەردارە بەڵێ خۆشترین جێ بۆ شاخەوانیە چی هەنیان لە هەمووی خۆشترە ها ناوچە کوێستانیەکان وەکو کوێستان ئەوانەی بۆ مەسەلەن وەکو کوێستانەکان مەسەلەن وەکو سروشت باسی سروشت بکەن کوێستانەکان لە هەموو شوێنە خۆش چیان منتقە لە هەمووی خۆشترە آخر لەو کوێستانانە لەو کوێستانانە بەخوای دەوروبەری هەڵگورد زۆر خۆشە مەنتیقەی هۆرنی باڵەکیان ئەو مەنتیقانە زۆر و باڵەکە هاتیش لەولا لە مەنتیقەی کەینێ مەوعدی گۆمی فێڵاوە تقریبا دە ڕۆژێک بەڵێ دە ڕۆژێک کەمایە یعنی ڕەمەزانێ دەچنە ئینشاءالله لە ڕەمەزانێ خۆمان حازر کردیەوە ئینشاءالله دەچین شەوانە فۆتۆگرافەرە لە ناو فۆتۆی جوان بی ڤیدیۆی جوان کاخۆشەوی فۆتۆگرافەرەکی باشە کاخۆشەی کابینە کا فۆتۆکانت کاک خۆشەویست ئەگەر بمەوێ ئەس فۆتۆ و ڤیدیۆ تێ جۆن ببینم کیوا ببینم اینستاگرام تیکتۆک فەیسبوک هەم اینستاگرامەتە بەڵێ نۆڤی چیا دیۆ کۆلێ ببینین دیاڵەوە ئەvە اینستاگرام ڤەکەەوە یان داف خۆڤەکە قال داف خۆڤەکە دە ساکینە کاڤە بوو یا منەوە بەت یا ڕەبی پێدەچی لەوەی خۆش گۆ منەوە درستە بوو چی جۆرە تێک چوو چالەوەی خۆش دیاڵە ئەvە ئینستاگرامێ بەڵێ بە ناوی خۆشەوی کەریم خان مۆنتاینەر مۆنتاینەر مۆنتاینە ینی چێ شاخەوانی الله ئەدی بە کوردی بنووسە خارە مام خۆشەوی بنویسە خۆشەوی شاخەوان نەوە برای من شاخەوانە دلمە تێک چیت ئەدی ئەو شاخەوانە شاخەوانیت کردەوە نە ناوەڵە بوو وەڵە ناکات الله والله هیچ زەویان خۆشە والله ئەوەی بیاوێت زەوی خۆش ببینی بڕۆنە ناو ئەو ئینستاگرامەی خۆشەوی بەخوای ئەوەی نازانم مۆنتاینە کاکە دەی ماونت نە ئەوەی بیاوێت شوێنی جوان ببینی هەر بڕۆنە ناو ها ئەوانەی ئینستاگرامی شاخەوانی و نازانم چیاوانیوانەتکردنی دیارە ئەمین هەمووی سەوزایی کورە بەفر لەلایە کورە ئەها تەمام خۆشەوی بەڵێ ئەو ئاڵای کوردستان الله ئەوە بە خۆت تەسویر کردیە بەڵێ ماشەڵڵا ئەوە لە چییە ئەو چای سەفینە کەمپی جوودە سەفین ناو بەفرێ بەڵێ سفری چ دانەوە پەرتاقەوە لە نمۆزە نازمانی سەری چاوین ناخور مەوڕینینە نەنا خلاص بەسە دێ ئەتوو مەسەرەن لەگەڵ ئەو مەسە تو برایت خۆ پسمامێت خۆ کەس هەیە ئەم بەس بە هەرکی یازبتنێمە بە هەرکێ یەکی دی هەیە بەس ئەو مۆمسسا دۆڵان گروپێکی دیچیت بەس گروپ بەمە ئازبتنێمە دی کۆبی نەوێرێ کۆبی نەوێرێ کوی ئەو خێمەی تووە خێمەکەی درێ منە ئەو شینەکەی گەیمنە والله جوانە خێمە بەڵێ ئیتو دڕایە لە دەرێ ناخێمەکەم مەزبوطە و هەر چوار فەسلیشە هاوین پای زستان پای زستان دەتوانین بەکاربیێنی
لە ناوی دادەخەون کە لە ناو دەخەوین بەڵێ چەند شەو مەسەرەن بووە لە دەرێ مابن لە ناو خێمەکە خەوتبن زیاتر یەک شەو دەمینێنەوە ئەو شاخەکانیم هەر پێویستی بە یەک شەوە گەشتەکانمانەوەی بەخۆی چەک لە بوو شاخەوان پێویستت پێیبی یان زەرور نییە لە کوردستان لە کوردستان پێویست نییە چەک پێویست نییە هیچ پێویست نیە بەس پێویستەکەی بە چەقویەوەی کەیشەکانی خۆتی پێ بکەیت کا چەقویەکی مەزبوطت هەیە نه ئەوەی چیەوە ئەوەی چووە ئەوە چەقۆکەی جوانەوە ئەسپانە چەقۆکی ئاسایی پێە بۆ شاخی زۆر مەزبوطە ها بۆ شاخیەوەت پێویست زیادشە ئەوە لە کینیەوەت پێە لە مێژە پێ لە مێژە بەڵێ تقریبا 2 ساڵ دەبی ئەوەکو قەپات دەکری نازانم وڵی ئەو با خوب بریندۆر نەکەین قەپات دەبیتەوە وەی هەربژی هەربژی عینەکیشتان هەر پێیان بەردەوام عینەکشمان پێ خۆشە خۆش خودی خواتێ چاوان بخێر بێ ئاتوو تەمەنت چەندە کەشفیکەن یان وڵا کێفی تو حەزەیە مادی دەبی لە شاخەوانیان وەڵاهی حتمما ماندوو دەبی بەڵام سپاس بخوا و ماوەی 3 ساڵێکە بەردەوام هەز دەکەم ینی بۆ شێوازە دەتوانم بەردەوام بم ینی 3 ساڵەوە 3 ساڵە بەڵێ 3 ساڵ بێ شوێنێک ئەوت لێ بڕابی نەمابی خواردنەوە ئاوی خواردنەوە پێم شک نەخێر بەڵام هەر پێ بووە ئاوت هەر پێ مەزبوطی لە ئاو بەدڵنیایە بەڵێ هەتا دێمەوە لامە تا ئاخردا دێ ڕێژم هەمووشە ئەوە بوو ئەنگوو خواردنەوە ئینرژی و ئەو شتانە دەخونیان پێویستان پێ نیە چکانێک دەڵێ ئەوە ئینرژی و بەقوت دەکا یان ئەسڵەن شاخەوانی وەت لێ دەکا بەقوتبی نەخێر پێویستمان پێ دەبێت بە زۆر حاڵەتدا پێویستە بابەتی وەکو مەسەرەن بیبسی ئەو شتانە زۆر زەرورە لە هەندی حاڵەت هەندێک جار لەو شوێنانی کە تۆ گەشتەکەت سەختە ڕاستەوخۆ ئەو دەبێتە وزە یعنی دەتوانانی ئیسفادەیەکی خێرای لێ بکەیت لەبەرەوە پێویستمان پێی دەبێت لە زۆر کاتدا یعنی ئەو خواردنەوە گازیەکان مەسەرەن وەکو بیبسی ئەوانە پێویستە پێت بێت لە ئاگرکردنەوەی وەزعتان کووە لە شاخەوانی وڵی ئێمە زۆربەی کات کەمتر دار بەکاردێنی زۆربەی کات بتڵی غازمان هەیە بتڵی غاز بەڵێ بتڵی غاز و ئەو ئەوانەمان هەیە ئەوانە بەکاردێنین هەم لە ڕوانگەی ژینگە پارێزیەوە بڵێ دار وشت بەکار نایێنین بۆ ئەوەی مەترسی لەسەر بەتایبەتی لە وەرزی هاویندا دەتوانین خواردن لەسەر ئەوە چاکەی باشە بەڵێ بەدڵنیایەوە بەڵێ خواردن و چاو قاوە هەموو شتێک هەرچی دوێ لەسەری ئەتیادی ئەوەی دەکەن نانی بەیانیان نیوەڕوویان ئێواران خۆشترە لە شاخەوانی وڵی نانی بانیان بۆ خۆم بەش حاڵی خۆم بانیان نان ناخۆم کە دەچم بۆ شاخەوانی هەتا دەگەمە کۆتایی ئەوەکان ینی مەسەرەن هەر کەسە لەوانی هەیە بە جۆرێک حەزی لێ بێت بەڵام کە بانیان گەشت دەکەین ئێمە ئەتەن بانەکان زوو دەڕۆین بڵێن بەر لە هەتا هەڵاتن ساعتێک 2 ساعت پێش هەتا هەڵاتن بەڕێ دەکەوین ئەو شتانە مەسەرەن بەدەست دەکەوی لە بازارەکانی کوردستان و هەولێر بە تایبەت ئەشیا شاخەوانی کەلوپەر بڵێ سواز بخوا ئێستا زۆر شوێن و جێگا هەیە ئەشیای شاخەوانی هەیە ئێستا هەموو شتەکان دەست دەکەوێت بڵێ دەچنە شارەکانی تر ئەوانەی تر دێنە ئێرە بەڵێ بەڵێ وای شڵۆ خودش و هەمیان ڕۆزی بێت مەزبیتن خودای هەمی ئینسان لەنا ئەو مەجلیسە هەست بە شەرمەزاری دەکات و نە ڕاضەی دەکەی نە شاخەوانی دەکەی نە ڕادەکەی نە نازان بەخوای بەس برامەوە بەرزشی و مەزبوطە ئەتۆ حازری لە بوو شاخەوانی دێ پێی والله من زۆر حەزم لە گۆمی فێلاوە بەجددی بەس ڕێک ناکەوی دەچین ئینشاءالله ئیشڵڵا محاولەیەکی جارێکە پێک بچین گەلە خۆشحاڵ بیم حاضر بینەوە هەمیە ئەم دێ پۆشیوێ دومایکینین پۆشیوە هەشتێ الوێ مەجلسا خۆش یا جیاوانە و دومایکی خود حەز کە سرود دەکدێتە پێشکەشکردن مامۆستا عەبدولکەبیر هەی خودش تەڕازی بێت و خلاص سەلام عەلیکم وحافیزی بکە وحافیز وای هەر بژین گەلە بخێراتن
شاء